ئازادن خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. شەماڵ عەلی مجاهشتی لە ڕێگەی کەناڵی هیواوە لەگەڵ ئێوەی عەزیزم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەم بەرنمەیە دیارە هەموو پێنجشەمانێک ساعت 7 بە کاتی ئەوروپا 9 بە کاتی کوردستان لە ڕێگەی کەناڵی هیواوە پێشکەش بە ئێوەی ئازیزەکرێ. ڕاستەکەیەوەیە کە ئەم هەفتەیەوە ئەم جارەیان هاوڕێم ڕەحمان حسێنزادە بەهۆی کارێکی کتوپڕەوە کارێکی چاوەڕوان نەکراوە نەیتوانی ئەمڕۆ لەگەڵ من بەشدار بێ. بەناچار ئەو تەوەرانی کە دامناوە قسە و باسی لەسەر بکەین. خۆم قسە و باسی لەسەرەکەم، باری سەرنجی خۆم پێشکەش بە ئێوەی ئازیزەکەم. پێم خۆشە گەر هاوڕێیانێک سەرنجیان هەیە خود نیازی بەشداریان هەیە هەر لە ڕێگەی ماسنجەرەوە لە ڕێگەی فەیسبوکەوە لە ماسنجەرەوە ئاگادارم بکەنەوە تاکو لینکی بەرنامەکەیان بۆ بنێرم، لینکی ستۆدیۆکەیان بۆ بنێرم بتوانن لەگەڵم بەشدار بن. هۆچی تریش هەر هاوڕێک ئەتوانێت یاخود ئەوێت لە ڕێگەی کۆمنتەوە بەشدار بێ سەرسەر و سەرچاوان. بابەتەکانی کە ئەمڕۆ بەنیازم پێشکەش بەوەی ئازیزی بکەم سەرەتا پرۆژەی ترامپ بۆ دەست بەسەراگرتنی غەزە و وەدەرنانی دانیشتوانی قسە و باسێکی سەبارە دەکەم کە دیارە ئەوانەی کە هەواڵەکانیان گوێ لێگرتووە یاخود بە داچوونیان کردووە ئاگاداری ئەو هەواڵانە هەن کە دوێنێ و پێرە لە لایەن ترامپەوە بڵاو کرایەوە یاخود لە بڵێن کۆنفرانسی ڕۆژنامەوانیە باسی لێکراوە قسەی لەسەر کراوە لەلایەن ئەوانە سەبارەت بە غەزە. دواتر باسێک لەسەر و کۆمەڵکوژیاکەم کە لە سوید ڕۆژی سێشەمە ڕوویدا ئەوە بە جۆرێک شۆکی لە وڵاتە دروست کردووە. زۆر لایەنی هەیە ئەم بابەتە، پێم وابێ ئەو هاوڕێیان و ئەو بینەرانی کە لە سویدەوە متابعەکەن حتمما قسە و باسییان هەیە لەسەر ئەمانە. ئەمە دوای ئاوە 20 دقە 25 دقەیشتر قسە و باسەکان سەبارەت بەم بابەتە دەست پێ یەکەم. ئەگەر هاوڕێک یاخود ئازیزێک بینەرێک ئێوێ بەشدار بێت توانێت داوا بکە و لینکەکەی بۆ نێرم بۆی باری سەرنجی خۆی دەربڕێت، چونکەمە بابەتێکە زۆرترین بەشداری وە چاکترین دۆخەوەیە کە زۆرترین بەشداری هەبێ بۆی کەوا بیر و ڕاجۆرە جۆرەکان تاوتێ بکەن، چونکە مەسەلەیەکە پەیوەندی بەڕاستی بە ئاسایش و ژیانی خۆمان و مناڵەکانمانەوە هەیە لە وڵاتەیە. بەرحاڵ ئەگەر نیازێک یاخود ئارزوویەک بۆ بەشداریکردن هەبێ بە چاوان. باسی سێمیشمان سەبارەت بە مانگرتنی مامۆستایانی سلێمانیە بێ. ئەم مانگرتنە کەوە ماوەی نزیکی 2 هەفتەیە لە سلێمانی بەردەوامە، چەند مامۆستا مانیان گرتووە و لەم چوارچێوێشەوە لەگەڵ یەکێک لە هاوڕێیان لە سلێمانیەوە کە هاوڕێ شابەز مەحموودە گفتیەوە دراوە کە بەشدار بێت لە بەرنامەکەمانە و تازەترین هەواڵەکانمان لەم بارەیەوە پێ بگەێنێەوە ئەو شتانی کە پێش هاتوون پێشکەش بە ئێوەی ئازیزی بکەین لە بابەتی شەوباری سەرنجی خۆمان و وە تێگەشتنی خۆم وەکو شەماڵ لەم ڕۆوە بەیان بکەم. لە باسی دیالۆگ لە باسی پرۆژەی ترامپ بۆ دەست بەسەراگرتنی غەزەوە دەرنانی دانیشتوانی دەست پێ یەکەم داوام وایەکو هەموو جارێکی ترە و هاوڕێیانی کە تا ئێستا کەناڵی یوتیوبی هیوایان لایک و سەبسکرایب نەکردو و کارم بکەن و لە لای خۆشتانەوە کۆمەک بکەن کە ئەم بەرنامانە یاخود لینکی ئەم بەرنامانە بە زۆرترین بینەر بگا، کۆمەکی بکە باشە بێ بۆم کەناڵە کە بەم نزیکانە مژدەیەوەش بم کە ئەچینە سەر تیکتۆکیش لە ڕێگەی تیکتۆکیشەوە هاوکات بەرنامەکانمان پەخشەکەین تاکو بینەرێکی زۆرتر ئەم کەناڵە ببینن. زووتریش باسم کردوم کەناڵە کراوەی بۆ هەردەنگێکی ئازادی خواست، دەستم بەڕووی کەسەوە نەناوە گرە خۆم بە شوێنەوە بووم هاوڕێیانێکی زۆرتر بەشداری بکەن و تا ئێسش دەرگار کراوەیە. هاوڕێیانێک سەرنجیان لەسەرەوە بوو کە کۆڵن نەداوازنێنە حتمما کۆڵ نادەم واز نایەنم، جاری وا هەبووە تەنها
یەک بینە لەسەر فەیسبوک سەیری کردووە بەڵام هەیە هات قسەیەکمان هەیە بیکەین تا ڕۆژێک کە توانامان هەبێ بەردەوامە بین بە پێتوانێت خۆمان کارەکەین. وەگوتم دەرگا کراوەیە ئەم کەناڵە فراوانە بێتەوە و بەم نزیکانە پرۆژەی تریشمان بەدەستەوە بۆی کە بەرنامەتری بۆ زیاد بکەین هاوڕێنیشتر بەشدار بن لەگەڵمانە بەو ئومێدەی کە بکرێ ببێ بە سەکۆیەک هەر دەنگێکی ئازادی خواست بێوێ لێرەوە دەربەر لە خۆی بکات و دەنگی خۆی بە بینەران و خەڵکانە بگەێنێ کە لە کوردستانە یانوێ قسەیەک سەبار قسەیەکی جیاواز سەبارەت بە دۆخەکە بیستن لەوەی کە لە میدیای ئاسایی حیزبەکان و میدیانۆکەرەکانەوە گویان لێبێ. بەرحاڵ هاوڕێیان بچینە سەرم بابەتە کە باسی پرۆژەی ترامپە بۆ دەست بە سەراگرتنی غەزەوە و دەرنانی دانیشتوانی. لەو ڕۆژانەی ڕابردووە ناتانیاهو سەردانێکی بوو بۆ ئەمریکا و لەم سەردانەیە کە چاوەڕوانەکە گوایە پرۆژەیەک لە بابەت ئاسایش و ئاشتی لە خۆرهاڵاتی ناوەڕاستە باز بکرێەوە گوایە قسەیەک لەوە کرا پێشتر کە ترامیتر نایەوێت شەڕ لە خۆراڵاتی ناوەڕاستە ببێت و بەڵێنێکی ئاوایدا کە ئەو شەڕانەی کە هەیە هەوڵدەم بیان کوژێنمەوە نەکو شەڕی تردا بژێسێنم قسەیەکی وای کرد کە بەنیازە خەڵاتی نۆبل وەربگرێ بۆ ئاشتی خۆی گوژمی خواردوتەوە کە وەکو چۆن ئۆباما ئەو خەڵاتی وەرگرتووە میش بێ بە خاوەنی ئەو خەڵاتە و گوایە شەڕخوازنی و ئەوێ خوێن نەڕژێکی تر و لەم بابەتە قسانە. بەڵام ئەوەی کە لەو کۆنگرە ڕۆژنامەوانەیە باسییان کرد و قسەیان لەسەر کردوانە و تایبەتی ترامپ باسی کرد کە دیارە نەتەنیاهو دانیشتووی گوێیە گرتووە پێشی خۆش بوو دیارە و پرۆژەی زۆر پێ پەسەندە. پرۆژەکەی ترامپەوەیە کە گوایە ئەمریکا بێدەست بەسەر غەزەیە بگرێ خەڵکەکەی بۆ ماوەیەکی دیاریکراویتر لەوانەیە 10 ساڵ بێ لەوانەیە 15 ساڵ بێ لەوانەیە ئاوا 50 ساڵێک بێ بۆ نمونە لەو کاتەوە کە لە 48ەوە کە بەشێکی فەڵەستینەکان ئاواری خودی و غەزەیە بوون نەوانی کە ئاواری غەزە بوون بەشێکیان خەڵکی یافان بەشێکیان خەڵی حیفان بەشێکیان لە شارەکانی تری فەڵەستینەوە هاتوون لەوێ ئاواران و خێوەت نشینن یاخود خێمە نشین بوون دواتر خێوەتگاکانیان کرا بە ماڵ و خان و ئەوانە گوایە ئەم چاریان بڕۆن بۆ میسر یا بچن بۆ سینای لە شوێنێکە جێگەیشیان بۆ بکەنەوە بۆ ماوەیەک و پاژەوێت یا ئەندەنووسیا ماوەیەک لێ بن و پاشان کە غەزە ئاوادان کرایەوە چاکرا و قومبەلەکانی کە نەتەقیوەتەوە لی لابرا و ئەو خۆڵ و خاشاکی کە لەوێ هەڵچراوە و ئەو وێرانکاری کە لەوێ کراوە جێگای گیرایەوە بە بینای بەرز و گوایە ڕێڤیرایەک وەکو ترامپ هەڵێ لە خۆرهاڵاتی ناوەڕاستە دروست بوو اینجا غەزایەکان بێنەوە و بڕۆن لەوێ دابنیشن و بەم جۆرە دنیایتر ئەبێ بە شامی شەریف و هەموو کەس دڵی خۆشەوە هەموو کەس شاد و گوشادە لە ژیانی و لە چارە نووسی خۆیان بەرحاڵ ئەم چیرۆکە هەموو کەس زەوانی کە لە فەڵەستین و خۆرهاڵاتی ناوەڕاست دەژی نەزانن کامە ئەو بەشەی کە باز دەگەڕانەوەکە هیچ بنەمایەکی نییە و نەخشەکە ئەوەیە کە ئەمریکا زۆر بەبێ شەرمانە و ترامپ زۆر بەبێ شەرمانە بەژێرپێنانی سادەترین پێ و داگەنێ و دەوڵەتیەکان بەهانێ و دەوڵەتیەکانەوەی پێوتری یاسانە و دەوڵەتەکان خەریکە قسە لەسەر داگیرکردن و دەست بە سەراگرتنی پارچەیەک زەویە کاکە هیچ پەیوەندی بە وڵاتەوە نییە و بە هیچ جۆرێک لە جۆرەکان ناتوانێت هیچ زەمینەیەکی مەشروعیت هەبێت لەوەی کە ئەمریکا داگیری بکە بەڵام ئەو نەخشەی وایە کە داگیری بکات و گوایە بەم جۆرە خەڵکەکەی ئاسووداکە لە برێەوەی کە هار بکوژدێن وەکەوەی کە بە بۆمبی ئەمریکا نەبێ بەدەستی ئیسرائیل کوژرابن وەکەوەی کە ئیسرائیل بە پشتیوانی ئەمریکا نەبێن قەتڵ و عامی کردووەکەوەی ئیسرائیل بە پشتیوانی ئەمریکا نەبێ چەندین هەزار کەسی بێت هاوان و سڤیلی لە وڵاتە قەتڵ و عام کردووە زیاتر لە 2000 و شتێک ژمارەیەکی زۆر زیاتر لە 2000 مناڵی خوارد و ساڵی لە غەزەیە کوشتووە کۆمێ هەمووی بە پشتیوانی ئەمریکا و بە چەکی ئەمریکانەوە بێکەم کاری ئەنجامدا بێ و ئەمە گوایە ئەم شتێکە ڕووی داوە لە غەزەیە وەکو کارەساتێکی سروشتی وابێ یاخود هەمووی خەتایی ئەو گروپە
توندڕە و بڵێن ئێرهابیە کە ناوی حەماسە گوایە ئەوان ئەم کارانیان ئەنجامداوە مێژووی توند و تیژی لە حەماسەوە دەست پێکا لە غەزەیان نەک ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکا و تەواوی سەرمایهداری خۆرئاوە و غەرب لەم ناوچەیە دوومەڵێکیان شاندووە و ئەم دوومەڵە هەمیشە و دایم کێشە و ناکۆچی و شەڕ و ماڵوێرانی لێکەوتوتەوە. ئەمە و حقیقەتەیە کە ترامپ پەردەی بەسەرابە بەڵام هەمیشە و دایم لە ئەمریکا و لە غەرب بیستوان ئەم کارە بکەن بەڵام ئەوی ئەم جاریان سەیرە وەستەمەرەیە ئەوەیە کە ترامپ هیچ قیمەتێک و هیچ بەهایەک بۆ یاسا نێودەوڵەتەکان دانانێت تەواوی ئەو شتێکەوە لە دنیاە پێوترێ یاسای نێودەوڵەتی چوزانم پەیمان نامە نێودەوڵەتیەکان بەپی پەیمان نامە نێودەوڵەتەکان بەپی بڕیارەکانی نێتەوە یەکگرتوەکان بڕیارەکانی ئەنجومنی ئاسایش غەزا و تەواوی کەناری خۆرئاوا بەشێکە لە فەڵەستین و ئەمە بەدەستی ئیسرائیل لە ساڵی 1967ەوە داگیر کراوە بەپێی بڕیارەکانی ئەنجومنی ئاسایش کە بڕیاری مولزیمن وەکو قانونوان وەکو یاساوان ئەبێت جێبەجێ بکرێن و عقوباتی لەسەرەکە جێبەجێ نەکرێن ئەبێ ئیسرائیل لە وڵاتان لەم ناوچانە بکشێتەوە وەم ناوچانە بدرێتەوە بە خەڵکەکەی ئەوان خۆیان ئیداری بکەن ئەوان خۆیان بەڕێوەی بەرن و پەیمان نامە نێودەوڵەتیەکانەوەی کە لە بینی ئیسرائیل و فەڵەستینەکانە ئیمزا کراوە قسە لەسەر دوو دەوڵەت کراوە قسە لەسەر چارەسەری دوو دەوڵەت کراوە ئەمە ئیسرائیل دانی پیاناوە ئەمە ئیسرائیل قوبوڵی کردووە و پێشتر مەبادیەکانی قوبول کردووە کرد وەکو پەیمان نامەش قوبولی نەکرد بێ ئەمریکا ڕعایەتی ئەمەی کردووە ئەمە ئەو چوارچێوەیە کە تەواوی دنیای غەرب لەسەری ڕێکەوتووە ترامپ کە ئەمانە ژێر پێ ئەنیە ڕاستی حقەتەکە باسەکە باسی خەڵکی فەڵەستین نیە بەتەنها زۆر کەس پیان وایە کە نابێ ئێماوەنە لەسەر فەڵەستین هەڵبێنە جا فەڵەستین کەی لەسەر کوردی کردووەتەوە کەی باشی بە کورد بۆ کەی خەڵکی کوردی بە هیچ زانی و هەرچی فەڵەستینە بینی سەدامی خۆشێ ئەوانە بەرێمەش نابێ داکۆچی لە مافی خەڵکی فەڵەستین کرد حقیقەتەکەی ئەوەیە قسەیەکی کۆنی مارتن لوتەر کینگ هەیە مارتن لوتەر کینگ جونیۆر کە لە ئەمریکا بەدەستی ناوەندە توندڕەوەکانی خودی ئەمریکا جانی لێسەرداوە لە شەستەکانە مارتن لوتەر کینگ دەڵێ ناعەدالەتی لە جێگایەک عەدالەتی هەموو جێگاکانی ترە خاتە ژێر پرسیارەوە ئەمەی کە لە فەڵەستینا ڕوئەدا ناتوانێت کاریگەری نەبێت لەسەر تەواوی دنیا و ناتوانێت کاریگەری نەبێ بە تایبەتی لەسەر کێشەی ئێمە وەکو خەڵکی کوردستان کێشەی ئێمە وەکو خەڵکی کوردستان کێشەیەکی ڕەوایە وەکو چۆن کێشەی فەڵەستین ڕەوایە ناڕەوایی لەوێ ڕەوایی هەموو کێشەکانی ترە خاتە ژێر پرسیارەوە ئەمە حەقیقەتێکە ئەبێ بیزانی بەڵام باسەکە لێرەیە ئیتر تەنها لەسەر مەسەلەی فەڵەستین نییە قسەکە لەسەرەوەیە کە هەموو ئەو چوارچێوەی کە بە جۆرێک لە جۆرەکان ئاسایش و ئەمنیەتی ئێمەی پاراست بوو لە دوای جەنگی جیهانی دووەمەوە و بربەستی دروست کرده بوو لەبەرەوەی لە بەردەمی ئەوەی کە جەنگەکان و جەنگە ناوچەیەکان فراوان ببنەوە ژمارەیەکی زۆری تری خەڵکی تیا ببن بە قوربانی لەوەی کە بوون بە قوربانی و تەواوی ئاسایشی دانە بەدانەی کۆمەڵگەکان لە پێشکەوتویانەوە بۆ دواکەوتو لە ئەوروپایەوە بۆ ئەفریقا لە ئاسیایەوە بۆ ئەمریکا بکەوێتە ژێر پرسیارەوە تەواوی ئەم چوارچێوانە ترامپ خەریکە ئیخاتە ژێر پرسیارەوە یاخود بەڕاستی خاتە تەنەکەی خۆڵەوە ئەمانە ناتوانست دەستکەوت بن بۆ ئێمەمانان ڕاستە خەڵکانی چەپ و سۆشیالیست خەڵکانێکە ناڕازین لەم سیستەمە خەڵکانێک کە ئەنەوێم سیستەما ئەڵگۆڕی بەسەرابێ هیچ تەوهمێک و خۆشخەیاڵییان بەوە نیەم یاسا نێودەوڵەتیانە گوایە لە قازانج و بەژەوەندی خەڵکیا بۆ قازانج و بەژەوەندی ئێمە بۆ چاوی ڕەش و گاڵی خەڵکی کارگەر و زەحمە کێش کراوە نەخیر بۆ نەکراوە بۆ کراوە کە پەیوەندی سەرمان لەگەڵێک ترا ڕێخەن و بە جۆری لە جۆرەکان هەمویان ئیتر لە بەری ڕەنج و بەری ئارەق و بەری ئارەق ڕشتنی خەڵکی کارگەر و زەحمە کێش بەهرەمەند بن و دەوڵەمەند بن ئەمە حقیقەتەوە بەڕاستیە بەڵام لاری کەم ئەم چوارچێوەیە کە دیان دانراوە خەڵکی کارگەر و خەڵکی ڕەش و ڕووتی بەهرەمەند کردووە لەوەی کە بە شوێن ئاسایشی خۆیەوە بە شوێن ژیانی مناڵەکانیەوە مەترسی لەسەر ژیانی مناڵەکانی نەبێ بە شوێنەوە بێ کە ژیانی باشتر و
پێشکەوتوتر بکات و بەشە دەستکەوتی ترەوە بێ لانی کەم ئەمەیتیا بوو ئەمەی کە ئێستا ڕوو ئەدا لە دنیاە و ئەمەی کە ترامپ لە ڕێگەی ئەم کارەوە ئەیکا حقەتەکەی ئەوەیە کە تەواوی ئەمنیەت و ئاسایشی تەواوی دنیا خاتە ژێر پرسیارەوە و ئەگەر ئەوروپا لە سایی ژێرپێنانی ئەم یاسایانەیەکەی تر هەرەوەژ نییە کە فەڵەستین ئاوا لەکەین قسە لەسەرەوەکە گرینلاندی ژەبێ بگرین و پەنەماشی ئێمەیە و کەنەداژە بێ بە ولایەتی پەنجاویەکەمین و ئەمانە تەواوی غەربی وەران کردووە دیارە شتێک لە تاریخ و لە مێژووە ئەو ترێمیشە ئیمپراتۆریەتەکان کە بەرەو لە ناو چوونەچن لەبری ئەوەیە کە لەگەڵ نارەکانی خۆیانە یاخود لەوانی کە بڵین کێبەچیان لەگەڵاکەنەوە لە بەرامبەریانە وەستاون کێشیان ببێت و بیان لەسە حسابی ئەوان فراوان ببنەوە لەسە حسابی دۆستەکانی خۆیان لایەنگرەکانی خوانەوانی بەردەستی خوان فراوانە بنەوە گەلێکەن ئەمە بە نیشانەی دیکلانیان نیشانەی بەرە و هەڵدێرچوونی ئەو شارستانێت تازانانی یاخود ئەو دەوڵەت تازانێکە دەوڵەتی یاخود ئیمپراتۆریەتی ئەمریکایەوە ئیمپراتۆری سەرمایهداری غەرب و ئەوەی کە پێوتێ بازاڕی ئازاد و لیبرالیزم ئەوانەیە گەلێک پێی وایە ئەم جۆرە سیاستانی کە ترامپ پەڕێویلیەکە سەرنجام سەری بەرەکەی خۆی و سەری دەوڵەتەکەی خۆی ئەخوا قسەیەک لەسەرەوەیە کە لە بری ئەوەی کە کەنەدا بە وڵاتی بە ویلایەتی پنجایەکەمی خەریکە کالیفۆرنیا کە پێنیشیتیا دەست پێکراوە بۆی کەوا لە ئەمریکا جا ببێتەوە بێ ویلایەتێکی سەر بەخۆوەگەر ژماری ئەوانەی کە ئیمزای ئەو پێشنیارەکەن بگاتە 600,000 کەس لە ساڵی 2020 تا ناچارە ئەمریکا ڕیفراندۆم سازدالەوە ڕیفراندۆم چینە ویلایەتی کالیفۆرنیا کە پێنجەمین ئابووری جیهانە هەرخۆی هەر ویلایەتی کالیفۆرنیا خۆی پێنجەمین ئابووری جیهانە بتوانێت جیا ببێتەوە لە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکاوە سەر ئەو دەم ئەمریکا لە بریەوەی کە ویلایەتی تر بەخۆیەوە پێوەستکە خۆی لە بەرێک هەڵەوەشێت و کۆتایی دێت بەرحاڵ ئەمانە هەموو چاوەڕوانیە کرد کە خەڵکی تر و چاودێرەکان لەم دۆخەی ئەەکەن کە لە ئەمریکا دروست بووە هەر چۆنێک بێت ئەوەی کە خەریکە ترامپ ئەنجامی ئەداوە ئەم ژێرپێنانی یاسانێ و دەوڵەتیانە کە خەریکە ترامپ بە شوێنوێتی وە هەڕەشەی پێکالانی کەم یاخود باسی ئەکا گەلێک گەڵێن ئەڵێن ترامپ هینە ئەو نیە وردە فرۆشە یاخود چۆن دەڵاڵی خان و عەرزەیە دەڵاڵی خان و عەرزەش هەمیشە دایم وایە کە لە معاملە و ئەوانە کە لەگەڵ خەڵکای کاتوانە هەمیشە زۆرە ڕوا بەرزەفڕێ بۆی دواتر لە ئاستێکی دیاریکراوە لەگەڵ بڵێن معاملەتێکی بەرامبەریا ڕێک بکەونووە ئەو مامەڵەیەکەیانەوێ و ئەو پەیمانێکیانە و سەفقەیەکانوێ ئەنجامی بدەن گەلێک گەڵێن ئەم سیاسەتدانی ترامپ ئاوایە بەڵام خودی ئەوەی ئەمە لە زمانی سەرۆکۆماری ئەمریکاوە لە شاشەکانی تەلەڤیزیۆن لە بەر چاوی دنیاە ئەوترێ وە خەریکە ئەمە ئەبێتە نۆرم لە دنیاە لە ڕاستە دەستی هەموو سەرکوتگەرێک و هەموو تاڵانکارێک و هەموو دەوڵەتێکی سەرمایهداری تری دنیا ئاوەڵاکە ینی تۆ گەروە وایە ئەتوانی گرینلاند بگریت و ئەتوانی بڕۆی غەزە بکەی بەهی خۆت و بڕۆی خەریکبی بیناسازی تیا بکەیت و ئەوانە و بەم جۆرە دەستی بەسەر بگریت و داهاتەکانی بکێ بەداهاتی خۆت و خۆت بە ڕێوەی بەری ئەی بۆ بێ لە ڕێگە لە رووسیا بگریکە لە پەناخۆیەوە دەوڵەتێکە پێوتری ئۆکراینە داگیرینەکە کامیشە و دایم بەشێک بووە لە زەوی رووسیا لە سەردەمی ڕوێژەتی سۆڤێت یاخود لە سەردەمی رووسیا هەمیشە و دایم رووسیا و ئۆکراینیا پێکەوە بوون بۆچی بێ ڕێگە لە رووسیا بگری و کارەکە بۆچی ئەو وەختە چاینە نەچێ تایوان بگرێ بۆچی ئەبێ هندستان کشمیر داگیری کردو بە تەواوەتی دەستی بەسەران نەگرێت و هەموو ئەو مقاومەتانی کە پاکستانێکا کۆتایی پێنێنێ بۆچی هەموو ئەو اختلافاتانی کە لە دنیا هەیە لەسەر حدود و ئەوانە بە توتیژی چارەسەر نەکرێت بۆچی دەوڵەتەکان کە دەسەڵاتیان هەیە ئەتوانن پەلاماری دەوڵەتە بچووکەکان نێدن و ناخۆن یعنی ئەمانە هەموو ئەو شتەی کە پێوترێ نۆرم لە جیهانە زەربی سفرێکاوە هیچ شتێک نایڵێتەوە و ئەمە بەڕاستی فراوانبوونەوەی جەنگە لە ئاستی دنیاە جەنگی جیهانی سێەم ڕەن نییە وەکو جەنگی جیهانی دووەم تەنها ئەوروپا بگرێتەوە چینە سەر تاسەری دنیا تەواوی قارەکانی دنیا بە جۆرەها جەبهە و بەرەی جۆر بە جۆر شەڕی تیا بقەومێ
و ئەم دۆخە بەڕاستی هەلومەرجی دنیا بەرە و نادیاری ئەبە ینی شتێک گەوترا جاران هەموو سۆشالیست و کۆمیستەکان باوەڕیان پێی بوو بۆی کەوا حتمیەتی مێژووی ئەوەیە کە سەرمایهداری ئەڕۆخ و سەرمایهداری لە ناوەچێ ئەوەندەی چەک و ئەوەندەی تەقینەوە ئەوەندەی وەسایلی وێرانکردن بەدەست سەرمایهداری بەدەست دەوڵەتەکانەوە هەیە ئێستا توانێت کارێ بکە کە سەرمایهداری و ئەم دەوڵەتانە گۆی زەوی بکەن بە جێگایە کە حەوانەوەی ئینسان نەبێتتر ئەم جۆرەی ئێمە جۆری ئینسانی تر نەتوانێت لەسەر ئەم زەویە بژی ینی بایی تدمیرکردن و بای ڕوخاندن و وێرانکردنی خاپورکردنی تەواوی گۆی زەوی دەقیمە چەند بەرابەر دە بەرابەرە 20 بەرابەرە هەر ژماری زۆر بە جۆرە وتێ ئەوانە چەک و تەقەمەنی لە دەستی دەوڵەتەکانە هەیە بەم حاڵە ئەوەی پێ پێوتی حتمێتی مێژووی ڕەنگەی تر حتمێت نەبێت ڕەنگە ئەوەی کە ئەگەریشە ئەوە بێت کە ژیان و ئینسانیت لە ناوچی بەشەرێت لە ناوچی نەگەوەی یا سۆشیالیزم یا بربەریەت وەکو جارانە وترا ئەوانە یا سۆشیالیزم و مانەوەی ئینسان یاخود لە ناوچوونی جۆری ئینسان بەڕاستی ئەمانە هەموو ئەو ئەگەرانن کە لە بەردەم گۆی زەوی و لە بەردەم کۆمەلگای بەشەری ئێمە ئەوستا لە سای ئەم قەیرانە گەوری سەرمایهداری بەڵام وەکت چۆن سەرکەوتنی سۆشیالیزم و سەرکەوتنی کۆمونیزم و بە کۆتایی هاتنی سەرمایهداری حتمی نییە سەرکەوتنی دەوڵەتەکانیش لە خاپورکردنی گۆی زەویە حتمی نییە ڕاست ئێمالکردنی کەش و هەوا کارێکی کردووە کە ئێمەم ساڵ لە سویدا بەڕاستی هەموو ساڵێک زانیمانە زستان معنای چی ئەم ساڵ زستانمان بەهار بوو ئەمڕۆ ڕۆژ هەڵات بووە تەواوی کلیماتی دنیا گۆڕاوە نەک لە تەنها لێرە لە ئەمریکا و ئاگرکەوتنەوە گەورانە و ئەوەی کە خەریکە گرینلاند ئەمەی کە ئەم زەویەی کە ئەمریکا مرخی لێ خۆش کردووە چەندین ساڵە بەستەڵانەوە ئەوانە و سەهۆڵبەندان ئەم جارێکی خەریکە ئەتوێتەوە و زەوی دەرەکەوێ وردەوردە و ئەمە ینی ڕێگایەکە کە ممچینە بەشێرێتی تا لە ناو بچێ بەڵام لە بەرامبەر وایمە حتمی نییە ئەگەری ئەوەی کە هێزێک لە بەرامبەر ئەم ترامپیزمەیە بێتە مەیدان و وەڵامی دانشتێنی پێبداتەوە و ئاڵوگۆڕ لە دۆخەکەی دروستکە ئەگەری ئەوەش وجودی هەیە و ئەم ئەگەرە خەریکە ڕۆژ بە ڕۆژ پەرەگرێ ئەوەی کە لە ئەمریکای ئێستا هەیە تەقینەوەی ناڕزاییە بەڕووی ترامپە نەک بەتەنها بەڕووی ئەم تەسریحاتانەیە کە لە بەرامبەر غەزەداوەتی بەڵکو بەرامبەر بەو هەموو سیاسەتانەی کە خۆی و ئێلۆن ماسکی هاوڕێی لە پشتیەوە خەریکن و مارسیەکەن ئیلۆن ماسک بەبێەوەی هیچ وەزیفەیەک و هیچ مەنسەبێکی دار پێدانراوی دەوڵەتی هەبێ خەریکە پەلاماری دام و دەستگا دەوڵەتەکانی ئەمریکا دابووجان لێ قەتعەکە وەلایەن ئەنێ ئەمڕۆ ئاگام لێ بوو لەسەر تویتەرەکەی خۆی لەسەر ئەکس بۆ یەکێک لە کۆنگرزمانەکانی نووسیوە ئەی بە کوردی ناوتێ ئەی کۆ ئەندامی زاوزی نێرینە شتێکی لەم بابەتانەکە دێرە بە ئینگلیزیە وترێ و قسانە ئەنی ئەمە لە مستەوایە ئەم کەسەکە خەریکە بە بەنایبی ترامپ و گوایە مرخی خۆش کردووە لە دوای ترامپەوە ئەو سەرۆکایەتی ئەمریکا بگرێتە دەست و ئەوانە لەسەر تویتەکەی بەم جۆرە لەگەڵ خەڵکا قساکە لەگەڵ سیناتۆرەکانی کۆنگریسی ئەمریکای قساکە لە ڕاستی لە بەرامبەر بەمەیە لە بەرامبەر بەم بێ ئەدەبیە لە بەرامبەر بەم بێ فەرهەنگیە لە بەرامبەر بەم داڕزانە ئەخلاقیە لە بەرامبەر بەم فاشیزمە ڕوون و ئاشکرا و بێ پەردەیە کە ترامپ و دار و دەستەکەی نوێنەرایەتی ئەەکەن خەریکە سەرەتاکانی دەرکەوتنی جوڵانەوەیکی جەماوەری لە ئەمریکا ئەبینین و دیارە ئەم جوڵانەوەش ئەتوانێت ئومێد بەخشی زۆر بێ سەرنجام لەسەر ئەم گۆی زەویە ئەژین و بە بێجگە لە بەرەنگار بوونەوەی ئەم دۆخەوە نیۆ فاشیزمە بەدیلێک ئۆلتەرناتیڤێکی ترمان نییە ئەم نیۆ فاشیزمە لە نیویۆرکەوە لە ترامپەوە تاک و ئەردۆغانی فاشیست لە تورکیا یەک بابەت یەک جەپەن یەک بەرەن و ئەو بەرەی تریش کە لە بەرامبەر ئەم هەوڵە تاوانکاریە لە دژی ئینسان و ژێرپێنانی تەواوی مرۆڤایەتی لە کارایە ئەتوانی یەک بەرە بێ و ئێمەش خەڵکی کوردستان بە هاوتایی و بە هاوپێی ئەو بەرەی ئەتوانین لە خواستەکانمان و لە کەرامەتی ئینسانیمان دڵنیابین کە بەهرەبەن دەبین لێی بەدەستی دێنینەوە
بەرحاڵ ئێمە سەرباسی مانگرتنەکانی مامۆستایانی سلێمانی و سەبارەت بەم باسە لە کوردستان بەرەنگاربوونەوە ینی چی قسە باسێکی ترەکەین. باسی دووەممان ئەمڕۆ سەبارەت بە ئەو کۆمەڵکوژیە کە لە سوید ڕوویە. هاوڕانێک کە لێرە بینەری ئێمە داواکەم لە ڕێگەی خۆیانەوە لینکی ئەم بەرنمەیە لە سۆشیال میدیا بە فراوانی بڵاو بکەنەوە تایبەتی لینکەکەی لە یوتیوبەوە وەربگرن و لەسەر شوێنە جۆرا و جۆرەکان لە فەیسبوک و ئەوانە دایبنێن. خۆشم هەوڵ بدەم کارێکی لەم بابەتە بکەم تاکو و بینەرانێکی زۆرتر ئەم بەرنمەیە بینن بە یارمەتی ئێوە. ئەم بەرنمەیە بە بەشداری ئێوە توانێت دەوڵەمەندتر بێەوە. ئەم باسی کە ئەمڕۆ من لەسەر ئەم تاوانە ئەیکەم باسێکە ممکنە لە بەرنمەکانی داهاتوو شامەجبورمی لەسەری بڕۆین لەبەرەوەی مۆزۆعێکی جددیە و مۆزۆعەکە پەیوەندی وەگوتم بە ژیان و ئەمنیەتی بەشێکی زۆر لە ئێمەوە هەیە لێرە. ئەو هاوڕیانەی کە لەگەڵمانن سوپاسیانەکەم بۆ سڵاوەکانن هاوڕێ هەژیر هاوڕێ لاڤا ئومێدەوارم هاوڕیانی تریش کە دێن بتوانن لەگەڵمان بنوەلیکی ئەم بەرنمەیە لە ڕێگی خوانەوە بڵاو بکەنەوە بۆی زۆرترین هاوڕێ و زۆرترین بینەر و ئازیز بەشدارمان بێ. ڕووداوەکەی سوید ڕووداوەکەی سوید چۆن هاتە پێشەوە ئەوە کە شارێک هەیە لێرە ناوی ئۆروی برووە تقریبا نزیکی 3 ساعات و شتێک لە ستۆکۆڵمەوە دوورە. ئەم شارە ژمارێکی زۆر یاخۆ ڕێژێکی زۆر پەنابەر و کۆچکردووی لێیە. عەرەب زمان، خەڵکی ئەریترییا، فارس زمان، جنسیاتی جۆر بەجۆر. بەرحاڵ ڕۆژی سێشەممە لە نزیک نیوەڕۆیە کەسێک کە دواتر دەرەکەوێت کە سویدیە ئەچێتە ناو ئەم قوتابخانەیەوە و بەو چەکانی کە لەگەڵ خۆیان بردوێتی بەو چەکەیە بەو چەکانە جارێشتا زۆر معلوم نییە چونکە هەر هەواڵی تازە دێت باسە کرێت کە گوایە زیاتر لە پارچەشێکیشی پێ بووە و دیارە وەکو ڕەشاژ وەکو چەکی ئۆتۆماتیکی یاخود کە پێوترێ ڕەشاژ بەدەستەوە بۆ ینی وەکو کڵاشین کۆف و لەم بابەتانە چۆتە ناو ئەم مەکتەبەوە بارزی خۆی بۆ ماوەیەکی ئەوەی کە پێی خۆش بووە بۆ ماوەیەک خەڵکی کوشتووە و تەقەی کردووە بە شێوازێکی هەدەفمەندانەش دیارە. ینی وانە بووە هەر کەسی دەستکەوت پێ کوشتێتی بەشێک لەوانەی کە لەوێ بوون کە لە ناو مەکتەبەکەیان بین و شایەتیان داوت بەلایەمە تێپەڕێویی نەوتوە بەلایەمە تێپەڕێوی قسەیشی نەکردووە و نەشتی بینیوین کە وەک ئەیمەی نەمان بینێ چۆن بوونەوانە چێ بوون کەس نازانێت جارێ بەڵام خەڵکی تر کە بینیوتی ڕاستەخۆ تەقەی لێ کردوون و کوشتونی. دە کەس گیانی لەدەستداوە بەشێک لە برینارەکان دوێنە باسەکرا کە لە بەشیشان لە خەستەخانەن و وەزعەتێکی کریکال ینی خراپیان هەیە کە ممکنە ئەگەری گیان لە دەستدانیان هەبێ. ئەوەی کە تا ئێستا سەبارەت بەم کەسە و بەم کەیسە وتراوە ئەوەیە کە ئەم تاوانکارە گەنجێکی 35 ساڵە لە شاری ئۆرۆبرۆ بڵین لە بنەچە لە سویدیە نەک پەنابەر و خارجی و ئەم کەسە خوێندنی سەرەتایی تەواو نەکردووە یاخود تاکو پۆلینۆ لە پۆلینۆش لە بەشیشی زۆر لە مادەکانە کەوتووە و دوای ئەوە ماوەیەکی 10 ساڵێکە لە 2015 هیچ کارێکی نەکردووە پارەی سۆشیالی وەرگرتووە کەسێکی ناسۆشیال بووە پەیوەندی لەگەڵ کەس و کار و خێزانیا پچڕاوە لە ڕووی دەرونیەوە ناتەواو بووە ماوەیەکی باش کە جلی لەبەر کردووە و ئەوانە هەمیشە و جانێ لەبەر کردووە کە کڵاوی پێوەیە و کڵاوەکانی دایمە کڵاوەکەی دایمە لەسەرا بووە کەمتر دەموچاوی خۆی دەرخستووە دوورە پەرێز بووە گۆشەگیر بووە وە جۆرێک ئەوەی کە پێوترێت سۆشیال فۆبیای هەبووە ینی کە لە ترسی لە تێکەڵبوون لەگەڵ خەڵکا هەبووە
بەڵام لە هەمان کاتە 4 پارچەشەشی هەیە و لە هەمان کاتە ئەم کەسە چەکی ڕێگە پێدراوی هەیە یارە لە سویدا وەکو بۆ نمونەوەکو فێم وایە بێ لە فنلەند ئەو مەسەلەیە ئاسانترە بەڵام سویدێشەکە لە وڵاتانی کە چەک هەڵگرتن تایە پێویستی بە مۆڵەتە یعنی بێم داوای مۆڵەت بکەی وە دوو حاڵەتیش هەیە کە ئەم مۆڵەتی پێوەرگری یەکیشانەوەیە کە لە نادی ڕیمایە خود نادی نیشانگرتن نیشان شکاندن بەشداربی وەکو ڕاضەیە وەکو هیوایەتێک وەکو ئارزووی ئەگیا وەکو هەر وەرزشیشی تردیارە وەرزشی نیشان شکاندن یەکێکە لە وەرزشەکان کە ئۆلمپیاد شەم وارساکری یا ئەمەیە ئەم بەم هۆکارەوەی ئەتوانی چەک وەربگری یاخود مۆڵەتی چەک هابوون لە ماڵەوە نەکەوەی کە چەک بگری بەدەستەوە بچیتە دەرەوە تاقم و تفەنگ بەستی ئەوانە نا چەکەکە لە ماڵەوە بێەوە لە کاتی ممارەسەکردنی ئەو شتێککە ئەتەوێ پێت بێ یا ئەمەیە یا ئەوەیە کە خەڵک حەزی لە ڕاوکردن یەکێکە لەو ئارەزوانی کە بەشیشی سویدەکان ممارەسەیەکە بەڵام دیارە ڕاویش کاتی خۆی هەیە مەرج و چوارچێوەی خۆی هەیە ئەوانەشی کە بە مەبەستی ڕاوکردن چەک پیاەکەن ئەوانش دووبارە ئەوێ داوای ئەو مۆڵەتە بکەن و مۆڵەتە وەربگرن و ئەم چەکە بۆ ئەمە بێڵە بەڵام ئەوەی کە چەکیشی بۆ ڕاوکردن بەکاربێت و ئۆتۆماتیکی بێەوە لە جاتی دانەیە کەسێک چواری هەبێ و هەر ئەم کەسەکە ئەم چواردانە چەکەی هەیە بێکاریش بێ و لەسەر پاری سۆشیال بژی شتێکی جێگەی پرسیارە پرسیارێکی درەوەیە کە ئەم کەسە وەک باسەکەن هیچ سوۆشیال میدیایکی نەبووە بە هیچ جۆرێک لە هیچ جێگایەکە دەرکەوتنیشی نەبووە و کەسێک بووە کە لە ڕووی ئایدۆلۆژیەوە هیچ نزیکاتی لەگەڵ کەسان نەبووە یاخود ئایدۆلۆژیکی دیاریکراوی نەبووە بەڵام لە هەمان کاتە یەکێک لەو فلیمانی کە لە ڕێگەی تەلەڤیزیۆنە بڵاو کراوەتەوە وەک کەناڵی چواری تەلەڤیزیۆنی سوید تەحلیلی کردووە یاخود شیتەڵی کردووە دەنگەکان بۆی کەوا دەنگی ئەو کەسە دەربکەوێتوانە لە یەکێک لە قسەکانیا ئەڵێ ئەوروپاتان پێچۆڵەکەی یابێ ئەوروپا چۆڵکەن ئەمە یەکێکە لەو شتانەی کە وتوێتی کە دیارە ئەوەیە و دووبارە ئەم کەسە کە ئەڵێن پەیوەندی یاخود بڵێن لایەنگریەکی ئایدۆلۆژی نەبووە بەبێ هیچ هۆکارێک ناوی خۆی گۆڕیوە و ئەم ناوگۆڕینەیش هیچ شتێکی بۆ دیاری نەکراوە بۆچی ناوی گۆڕیەوە بۆچی ئەم گۆڕانکاری بەسەر خۆیان هێناوە قسەیەکی وا ئەکرێ لێرە و لەوێ کە گوایە ئەم کەسە کە ئەم کاری کردووە پەیوەندی پێشتر لەگەڵ بڵین ئەو سەلوان مۆمیکایە هەبووە کە چەند ماوەیەک لەمەوبەر ئەویش لە شوقەکەی خۆیان کوژرا قسەیەکی لەم بابەتەش لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەکرێت پرسیارێکیش کە لەم نێوەیە من بەڕاستی تا ئێستا نەمتوانی وە جوابی وەربوون ئەوەیە بۆچی ناوی قوربانیەکان تا ئێستا لە هیچ کەناڵێکی تەلەڤیزیۆنە لەلایەن پۆلیسەوە ئاشکرا ناکرێت پۆلیس سەرەتا گوتوێتی ئەمە پەیوەندی ئایدۆلۆژیکی نییە و هیچ لایەنگرێکی ئایدۆلۆژی نییە و سەر بە هیچ گرروپێک نییە بەڵام ڕۆژی دوێنێ دووبارە ئەم تەسریحەوە ئەم لێدوانە تعدیل کرا ئێمە هیچ احتیمالاتێک نییە کە لە بەرچاوی نەگرین بۆی کە لێکۆڵینەوەی لەسەر ینی دیارە لێکۆڵینەوەکە لەسەر ئەم مەوزوعە بەردەوامە ئەمانە هەموو پرسیاری جۆر بە جۆرن و ئەوەی کەش بە شێوازێکی زۆر زۆر کەم زانیاری سەبارەت بەمە بڵاو ئەبێتەوە زانیاری سەبارەت بەم ڕووداوە بڵاو ئەبێتەوە قسەیەکی کە ئەوەیە کە ئەم کەسە سۆشیالی قەتع کراوە وەگوایە ئەو شوێنەکە ئەم مەکتەبەیتیە دیارە وەکەوە دیارەکە شوێنی سۆشیالیش بیانی شوێنی سۆشیال شێنستیش بێت لەوێ کە پارە ئەدرێ بەوانی کەوا پێویستیان پێێتی وەگوایە کەسێک لەوانەی سۆشیال سکرتێرن یاخود کارمەندی سۆشیالن دیار نییە ینی دیار نییە بە چ معنایە کەس نازانێ ئەم سوالاتانە و ئەم پرسیارانە بەڕاستی هەمووی جێگەی گومانە و ئەوەش جێگەی گومانە کە حکوومەتی سوید دووبارە قسە لەسەر ئەوواکە کە ئەبێ
بەرەنگاری ڕاسیزم ببینەوە گوایە ئەم مەسلەی ڕاسیزمە ئەبێ فۆکوسی بخرێتە سەر ئێستا کامە دووبارە پرسیارێک لەسەر ئەم کەیسە دروستەکە. هاوڕێ هەژیر ئەڵێ چی ئەڵێ پێشتر دەوڵەتی سوید بە تایبەتی باڵی ڕاست تەرکی زانستە پەنابەران بوو هەر کات ڕووداویش ناخۆش لە سوید ڕووی ئەدا پەنابەران و کەسی خارجی دەستنیشان دەکران ئەحمەقیەکەی دەوڵەتی سویدەوەیە کە چۆن ئیزنی چەک هەڵگرتن بە کەسێک ئەدەی کە سۆشیالی نییە سوسیال نییە دروستە یعنی ئەوەی کە کەسێکە ئاوایە و کەسێک کە ناتوانێت سۆشیال بێ و ناتوانێت لەگەڵ خەڵکات تێکەڵ بێ چۆنی ئەتوانێت چەکی هەبێت چۆن وڵەتی چەکی پێ ئەدرێەوە دوایەوە باگراوند چێک لە هەموو شوێنێکەیە ینی لە هەتا لە ئەمریکاش کە چەک ئەفرۆشرێ بە خەڵکوەوەوانەوە ئازادە کەسێکە چەکە کڕێەوەوانە باگراوند چێکی بۆکەن ینی پاشخانەکەی لێگەدەنەوە بزانم کەسە چۆن و چۆن لە ڕووی مثلەن نفسیەوە لە زۆر لە ویلایەتەکان تەجدید دەکرێت و لە زۆر لە ویلایەتەکان تەجدید ناکرێت بەڕەڵاییە لە ئەمریکا بەڵام لە سوید خۆ نابێ وابێ مادام ئەمە پێویستی بە مۆڵەتی پۆلیسەوە ئەوانەوە بە تحقیقات و ئاناتی ئەپەڕێ مەفروض وایە نەک بە تەنها لەوەی کە کەسەکە لە ڕابردووە تاوانی کردویان نا ئەوەی کە دۆخی نەفسیشی چۆن ئەمەش لێ گودرێتەوە بەرحاڵ ئەمانە هەموو لەلایەک بوەستێ ئەوەی حقیقەت و ڕاستیە و ئەمە تێڕوانینی خۆمانی کە باسم کردن ئەمانە خەبەرن پرسیارن گومانن کە بازەکرێنەوەمانە ڕای خۆم ئەمەیە کە ئەم مەسلەیە بە دوور نییە لە تەبلیغاتێکی ڕاستیستانە کە ئەنجامە دێ لە سوید دەنیە گەر ئێمە ئەبینین کە ڕووداوێک ڕۆیە لە بەرامبەر سەلوان مومیکە ڕاستەوخۆ پەنجە ڕاکێشێ بۆ ئیسلامی سیاسی دلیلەکەی ئەوەیە کە ئیسلامی سیاسی پارەی لەسەر سەری داناوە ملیۆنە دۆلاری داناوە هەر کەسێک سەلوان مومیکا کوژە و ملیۆن دۆلارە وەرگێ معلومە کە ئەم تاوانە کە تا ئێستا پۆلیسیش لەسەر ئەوە شتێکی دیاریکراوی نەوتووە پەیوەستە بێتەوە بەم ڕەوتەوە کە پێشتر هەڕەشەی کردووە وە زەمینە سازی ئەوەی کردووە کە کەسێک پشت تیرۆری کامونچینەوە کەسێکە تیرۆری کردو بۆ پارەکە کردوێت ئەسڵ ڕەبتی بە ئیسلامەکانەوە نەبێ بەڵام فەزایەک و هەلوو مەرجەکە ئیسلامەکان دروستیان کردووە ژیانی سەلوان مومیکای خستە خەتەرەوە سەرنجام بەکوشوو و ئەو تەبلیغاتانەی کە حیزبێکی ڕاسیستی وەکو سوارە دیموکراتەر ناکە ئەمڕۆ دووەمین حیزبە لە سویدا بە بەردەوامی ئەیکا و لە پەرلەمانە و نوێنەرەکانی قسە جنەوە بە موسڵمانان ئەدەن موسڵمانان بە مایەی هەموو نەهامەتیەکانی ئەم کۆمەلگایە وەسفەکان و ئەڵێن ئەم کۆمەلگایان لە بنەوە گۆڕیوە و ئێمە پێویستمان بە گۆڕانکاری جەزری هەیە ئەمانە هەموو ئەمانە کاتە ئەوەی کە ئیتر ئەگەر نەتوانی و مەسەلەن توانایی خۆڕاگریشت لە دەستدا و کوشتنە دیانی مەجای تایەتی بگەین تۆ کە سەرکردەکانت لەسەرەوە سەرکردی حیزبەکانت مسلمان بە هۆکاری هەموو مینەتەکانی سوید بزانن کەسێک لە خوارەوەیە ئەتوانێت تەبریری ئەوە وەرگرە دی باشە ئەمامانە کە ئەم مصیبەتەوە مشکلەیەم نەخۆشی بۆ کۆتایی پێنێنین ئەم خەڵکانە بۆ دەرنەکەین بۆ نیان ترسێنین بۆی کەوا سوید بەجێ بێڵن وە وەختێک دەوڵەت خەریکە بیرەکاتەوە 350,000 کرۆن بدا بە کەسێک کە سوید بەجێڵێت وەچێتەوە وڵاتەکەی خۆی بە شەرتێک جنسەکەی خۆی وەربگرێتەوە یعنی ئەبێ ئەم بوونەوەرە چ بوونەوەرێشی پیس و نالەبار و خراپ بێ کە تۆ 350,000 کرۆن ئەدەی تێ بۆیکەوە پاسپۆرتەکەی لێوەربگریتەوە لە وڵاتە بڕوە ینی مەسەلەن تۆ ملیۆنێک کەس بکەیتەوە کاتە 350 ملیار کرۆن ئەمە 2 ملیۆن پەنابەری تیا ملیۆنێکی ممکنە موسڵمان ئەگەر ملیۆنێکی بنێریتەوە 350 ملیار کرۆن خۆمە بودجەی چەند ساڵی سویدیش بەشێوە ناکات کە پارێکی لە بابەتە تەوفیرکەیت ئێ باشە ئەگەر وایە ئەگەر ئەمە ئەم بوونەوەرە ئەمەنە پیسەوەم هەموو پارەیە پێویستێک پێ ئەگە کەسێ دەستی کەوت و ئەوانە و تۆزێکیش بێ تااقەت بۆ ئەوانە و سۆشیالەکەی قەتع بوو بۆ گەبڕۆ بیان کوژی قەیچێکە یعنی ئەمە حقیقەتەکەیەتی یعنی ناتوانیت تو ئەم جۆرە تاوانە نە بە هیچ جۆرێک لە کاریگەریەکانی ئەم بیر و بۆچوونە دژە ئینسانیە دوور بخیتەوە و ئەلێریا بیرهێنانەوەیەک بێنینەوە ینی هەمیشە و دایم کە باسی موسڵمانانەکرێوانە بەشێکەن هەر لە کوردە حیاتەکەی خۆمان یاخود خەڵکانێکە لە وڵاتەکانی خۆمانەوە هاتون خۆیان لێ بووە بە سویدی و ئەوانەوانی ژەڵێ ناوایە موسڵمانەکان سویدیان تێکدا مسلمانەکان سویدیان وێران کرد مسلمانەکان سویدیان والێ کرد ئەو ژنە سۆمالیە 5 مناڵی هەیە ئەو پیاوە سۆمالیە قەت ئیشی نەکردووە ئەوە
لە فلانە جێگاوە هاتووە لە ئەفغانستانەوە ئەگەر دەستی کەوێ ئافرەت بڕووی سێکسیەوە زەوتەکە ئەگەر تعدای جنسی لە سویدا زیادی کردو هەیە هی ئەوەیە کە ئەم مسلمانە نەهاتوون ئەگەر بێکاری هەیە هی ئەوەیە مسلمانەکان بە ڕەشکارەکەن ئەگەر پارەی سۆشیال کەمەوەوانە کەمەدرری هی ئەوەیە مسلمانەکان زۆر بێکارن ینی هەر چیەک موسیبەتێک بەڵایەکە دۆزیتەوە ئەبێ یاخی خارجی بێ لەناو خارجەکانیش هی مسلمان بێ ینی بەشێک لە کوردەکەی خۆشمانەوانی کە بە تایبەتیوانەیە کە زووتر هاتوون لە سوید و ئەوانە من خەڵکە ناسم لێرە لە کوردستان پێ خۆی پێ کۆمونیست بوو دەمی بکەیتەوە ئێستا و قسە ناکا لێرە مسلمانان بە هۆکاری تاوانکاری یا بەشێکیان زۆر زیرەکانە باسیەوەکەن ئەی چۆن ڕاسیزم گەشە ناکا کە مسلمانان ئاواکەن بڕوای من هەموو ئەمانە چۆتە چوارچێوەی ئەو تەبلیغاتانەوە کە ڕاسیزم ئەیکا و هەموو ئەمانە زەبینە سازەکە من ناڵمەر کەس قسێکی لە دەم دەرچوو لەم بابەتانە ئەبێ بیخێتە جێگەی ئەو تاوانکارانە بەهەرحاڵ کەسێکە فیشەکەی تەقانووە ئەوەیە کە تاوانەکەی ئەنجام داوە بەڵام هەموو ئەم دۆخە فکریە هەموو ئەم دۆخە ئایدۆلۆژیە هەموو ئایدۆلۆژیایی کە ئینسانەکان لەسەر ئەساسیەوەی لە چۆ هاتوون بەشەکان نەک لەسەر ئەساسیەوەی چۆن ئەژین بیرروباوەڕێک و ئایدۆلۆژیایکی تاوانکارانەیە یعنی ئێمە کە جاران لە دژی ناسیۆنالیزمی نوانە هەموو باسی برایەتی بینی بڵە باسی برایەتی بینی نەتەوە جۆر بە جۆرەکان نییە باسی هەڵوێستێکی دیاریکراوە لە بەڵاو موسیبەتەکانی ئەم کۆمەلگایە بۆ ژوازی سەرمایەداری لەبەر ئەوەی ناتوانێت کێشەکان چارەسەرکە لەبەر ئەوەی دەوڵەمەنی و سەروەتمەندی و سەرمایەداری و مانەوەی وەکو دەسەڵاتدار لەسەر ئەساسی فەرزکردنی هەژاری و بێکاری و ئەنوا ئەشکال مەینەتی بەسەر بەشی زۆری کۆمەلگایەت ئەچێتە پێشەوە لەبەر ئەوەی ناتوانێوانەکە تا دەوڵەمەند بێ باشترین شت بۆ ئەوەی کەوا پەردەپۆشتی کێشەکانی کۆمەلگا بکە ئەوەی کە بڵێ خەتای خارجیە خەتای ئەو ئەجنەبیە خەتای ئەو عەرەبەیە کە هاتووە لە سلێمانی ئیشەکە خەتای ئەو بەنگلادیشەیە کە نازام لە چۆوە هاتووە بە نیوە قیمەت ئیشەکە ئەوانن کە ئیشی ئێوەیان بردووانەکە هەماشت لە سوید ڕوئەیە هەماشت لە وڵاتانە ڕوویە کە ئێمە قسە لەسەر ناسیۆنالیزمەکەی باسەکەەوە نێمانوێت بەشەرەکانی دنیا برابن حتممانەوانێک کە لە دنیاە هەمان جێگا و شوێنیان هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هاوچارە نووسن ئەمە لە ڕووی واقعی لە ڕووی منتیقیەوە وایە بانگەشەی بۆ بکەی یان نا بەڵام حقیقەتەکەی ئەوەیە ئەم هەڵوێستە ینی ئەوەی بەڵاو موسیبەتەکان خەتای ئێوە سەرمایەدارانن و ئەمە ئەم بیر و بۆ چوونانە ئەم بیر و باوەڕانە چ ئیسلامیەکەی کە ئەڵێ بەڵاو موسیبەتێکە لە غەرب لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ڕوویە هەمی هی ئەمریکا هەمی خەتای ئیسرائیلە ئێمە خۆمان هیچ دەورێکمانتیان نییە ینی بۆ نمونە مەسەلەن مەلیکی سعودیە و دەسەڵاتدارانی عێراق سەرمایەدارانی کوردستان سەرمایەدارانی ناوچەکە هیچ دەخلییان نییە ئەوانی لە تورکیای خەریکن لەسەر ڕنج و کوێرەوەری خەڵک دەوڵەمەرە بنەوەنەوە تاوانبارە نی هەمی خەتای ئەمریکا و ئیمپریالیزم و جوولەکە و چوو ئەم بابەتانەیە ئەمە ئیسلامەکان ئاواڵێن لەم لای تریشەوە ڕاستیستەکانی بۆ نمونەوەکو ئەوروپا نە هەموو موسیبەتەکانی سویدی ئەوەیە پەنابەرە باسیەوە ناکەن لە ماوەی 20 ساڵ 22 ساڵی ڕابردووە قەڵەشتی چینایەتی لە سویدا لە سەرەوەی قەڵەشتی چینایەتی هەموو دنیاە وە شێوەیەکی زۆر سەرسوورهێنەر و خێرا ئەمە ڕوویداوە باسی ئەوە ناکەن کە هەژاری نەداری بێئومێدی بێ ئایندەیی لە ناو گەنجانی بە تایبەت گەنجانی شوێنە چەپەک و پەراوێزخرا و هەژارکراوەکانی ستۆکهۆڵم و مالمە و یەتۆبۆریا لە برەوایە بەبەردەوامی و دەرمان فرۆشتن بۆ ئاسانترین کەسابەت و ئاسانترین کاسبی و شەڕکردن و دروستکردنی عسابات وەبانە بۆتە باشترین باسی ئەوە ناکەن کە ئەمە ئەم دۆخە ئەوان دروستیان کردووە کاتێک 5 خێزان لە سویدا بە ئەندازەی 5 ملیۆن خەڵک لە سویدا سەروەت و سامانیان هەیە چاوەڕێی ئاشتی و ئاسایشی کۆمەڵایەتی مەکە ئەم کۆمەلگایە لە ناو توندوتیژیا قوڵب ئەدا لە ناو توندوتیژیا قوڵب ئەدا و ئایندەمان لە ئێستامان زۆر زۆر خراپترە بێ وە ساڵ بە ساڵ بەرەنگار نەبوونەوەی ئەمە ئەکاتە ئەوەی کە دۆخەکە بە تەواوەتی لە دەست دەرچێت وەنجا بێ بەسەر شتێک ئایا تاوانکاری تیرۆریزم و ئینسان کوشتن بەرهەمی ئایدۆلۆژیای ناڕەوایە نەخێر نەبەرهەمی ئایدۆلۆژیای ئیسلامیە نەبەرهەمی ئایدۆلۆژیای ڕاسیستیشە ئایدۆلۆژیای ڕاسیستی و ئایدۆلۆژیای ئیسلامی لەوێن بۆ ئەی مەشروعیەت بەم
تاوانکاریە بدەن کە دەرهاویشتەی دۆخی ئابووری نالەباری کۆمەڵگایە، دۆخێکە کۆمەلگای سویدی تیاژی، دۆخێکە کۆمەلگای ئەوروپای تیاژی خەریکە ئەم تونند و تیژیە وەکو بەرهەمێکی زۆر زۆر منطقی و ئاسایی دەرهاوێژێ. ئەمە ئەو حەقیقەتەیە کە بێمە بیزانین و ئێمە لەسەر تاسەری دنیاە، لە شوێنێکە کە ترامپەکان حکمی ئەەکەن، لە شوێنێکە کە خەریکە هەموو پێودانەکانی جیهان ئەوەی پاراستنی ئەمنیەت و ئاسایشیە کردو، هەموو ئەوەی کە پێوترا پێوانە ئینسانیەکان خەریکە ژێر پێ ئەنرێ، لە ئیسرائیلا بەدەیان بە هەزاران مناڵ ئەکوژرێ بەدەستی ئەنقەس گول لە بەسەریانەوە ئەنرێ لە وڵاتێک و لە دنیایشی لەم بابەتانەیە چاوەڕێ نەبین گەنجێکی کوێرەوەر، گەنجێکی هەژار، گەنجێکە لە هەموو شتێکی دنیا مەحرومە ئەو قیمە ئینسانەکان بەرز ڕابگرێ، ئەو دابنیشێ ئەخلاقیاتی پێشکەوتوانەوە، ئەخلاقیاتی مدرن و سەردەمی و مرۆیانە ڕێعایەت بکات و ئەمانە ئەم لەم چوارچێوە بمێنێتەوە، وا نابێت. ئەمە خەیاڵە و ئەوەی کە لەم ڕۆی ئێمەیە و ئەوەی کە لە دنیای ئێمەیە ئەمڕۆ خەریکە ئەم دۆخە نالەبار و نالەبارترەکە ئەم بێئومێدیەشەکە بەسەر خەڵکە زاڵ بووە. ئەنی لە بەرامبەر ئەو بارە نالەبارەی کە ئەڵێم مقاومەتێک کە ئەکرێت خەریکە دەرئەکەوێت و یەتە مەیدان، بەڵام بەڕاستی مقاومەتێکە لە ئاستی ئەو دۆخە نالەبارەیان نییە کە قەوماوە و ئەقەومێ، لە ئاستی ئەم پاشەکشەیان نییە کە ئینسان بەسەری هاتووە. لێرەوە من لە ئاخیری ئەم قسانەما پەیامێکم بێ، حتمما ئەم باسە لەسەر ئین لەوانەیە لە بەرنامەکانی تریشا درێژەی پێ بدەین، ئەگەر هاوڕێکی ژێستە کۆمنتێکی توانین قسەی لەسەرکەین زۆرتر. بەڵام حتمما پەیامم ئەوەیە ئەوانەی چەپن، کۆمونیستن، سۆسیالیستن، ئەوانەی لەم وڵاتانە ئەژین هاوڕێیان لە جێگایەکە کە مناڵەکانتان گەورە بن و مناڵەکانتان ناتوانن بەجێ بێڵن قسەکردن لەسەرەوەی نیشتیمانی من لە ئاسیا و نیشتیمانی من لە خۆرهەڵاتی ناوەڕاستە قسەیەکی پوچە. یعنی ئەم کۆمونیزم نیشتیمان پەروەرە چی بوو کە 30 ساڵ لە سوی دەژی، بەڵام چاوی هەر لە کۆمونیزمی عێراق و کۆمونیزمی ئێرانە. ئەم کۆمونیزمە نیشتیمان پەروەرە هیچ شوێ ئەمە هی مارکسە، تۆ مناڵەکانە حرف کوردی نازانن، حرف عەرەبی نازانن، و خۆت هەموو ژیانت هەموو لێرێ بە سیاحەت هینەکەی 4 جارەچی بۆ میسر و بۆ تورکیا و بۆ جنوبی شەرقی ئاسیا و بۆ ئەمریکا لاتین و بۆ ئەفریقاوانە جارێکی سەردانی کوردستانەکەی تۆ، ینی بۆ ئەبێ کوردستان نیشتیمانی تۆ بێ، سوید نیشتیمانی تو نەبێ، ژیانت لێرەیە، ئیشت لێرەیە، خانە نشینیت لێرەیە، خان ماڵت لێرەیە، خێزانت لێرەیە، بۆ خەڵکی ئەم وڵاتەنیت، بۆ لە کێشەکانی ناو ئەم کۆمەلگانەیە بەشداری ناکەیت، و بۆ خۆت بە خاوەنی هیچ شتێک نازانی لەم کۆمەلگایە، بۆ هەر ئەبێ دابنیشیت قسە بێتە سەرەوەی کە تەنانەت لە هەڵبژاردنەکانە بەشداری ناکەین، و باشە لە هەڵبژاردنە بەشداری ناکەین، بەڵام لە فعل و ئینفعالەتەکانی ناو کۆمەلگایە بۆ وجودتان نییە. هاوڕێن ئەو فاشیزمە کە لە دنیاە هاتۆتە مەیدان، ئەگەر لە ئەوروپا شکستی پێ نەهێنرێ، لە ئێران شکستی پێ ناهێنرێ هاوڕێن، ئەگەر لە ئەوروپا پێشڕەوی بکە، لە ئێران دەربەدەر دەکا، ئەگەر لە ئەمریکا ڕئیسەکەی فاشی بێ، لە تورکیا ڕئیسەکەی نابێ بە سۆشیالیست، لە سووریا نابێ بە سۆشیالیست، لە عێراق نابێ بە سۆشیالیست، لە کوردستان لە پارتی باشترە دەست ناکەوێت. ئەمە حەقیقەتی دنیاە و ئێمە بەشێکین لە مینێ دنیا. 150 ساڵ لەمەوە پێش کۆمونیستەکانی دنیا بۆەوە ئەنتەرناسیۆنالیست بوون، بۆ ئەیان توانی ئەڵمانیەکان بڕۆن لە ئەمریکا حیزبی چەپی یا حیزبی سۆشیالیستی ئەمریکا دروستکەن، بۆ لە بەریتانیا ئەیانتوانی گروپی کۆمونیستی دروستکەن، بۆ لە کۆمۆنایە بەشداریانەکە خۆیان ئەڵمان بوون، چون چەکیان هەڵەگرت لە بەرامبەر جێشی وڵاتەکەی خۆیانە، شەڕیانەکرد، دیفاعیان لە پاریسە کرد و ئەوانە، بۆ لەم سەردەمەی ئێمە خەڵک ئەتوانێت 40 ساڵ و 50 ساڵ لە وڵاتێکا بژی، بەڵام هەر خۆی بە خەڵکی کوردستان بزانێت. ئەمە کامەک چ مەنتقێکە؟ بڕای من چاکاتی ئەوەیە کە چەپەکان و کۆمونیستەکان بەتە ئازادی خوازەکان بە هەموو جۆرێکیانەوە، هەموو شکڵێکیانەوە بیر بکەنەوە و بە ئەم ڕاستیانەیە بچنەوە
هەڵوێستێکی تر لە بەرامبەر ئەم دۆخەیە هەڵبژێرن. کۆمنتێک هاتووە هەروە خۆت ئەڵێ کە تەقەکەرەکە پەیوەندی لەگەڵ سەروان مۆمیکا هەبوو پێ ئەچێت ئەم تەقەکردنە کاردانەوە بێ لە بەرامبەر کوشتنی سەروان مۆنیکا مۆمیکا. بەرحاڵ نا من ناڵێم وایە خۆم نەموت ئەم شتە ئەڵێم قسەیەکی لەم بابەتانە هەیە، ینی باسەکە لەسەر ئەوەیە یەکێک لە کێشەکان کە لەم مۆزوعە دەرەکەوێت ئەوەیە پۆلیس زیاد لە حەد بێدەنگە و تێپەڕینی 3 ڕۆژ بەسەر کارەساتێکی لەم بابەتەیە تا ئێستا تۆ نەزانی ناوی یەکێک لە قوربانیەکان چی ئەمانە زۆر سەختە. مەفروض وایە ئەمانە بڵاو بکرێتەوە چونکە سن ئەمانە تەمەنیان چەنە لانی کەم چیان خوێندووە لەو خوێندنگا ئینە لانی کە شتێت تەفاسیلێک لەسەر قوربانەکان باز بکرێت باز ناکرێت باشە لەم چوارچێشەکە باز ناکرێت ئەنوا و ئەشکال دیعاە بڵاوکرێتەوە ئەوەی کە قسە کراوە کە پەیوەندی هەیە لەگەڵ مۆمیکایە ئەوەیە من وتم تەناقوزاتێکێ لە شوێنە گەڵێن پەیوەندی هەیە لەگەڵ مۆمیکایە لە ڕێگەی سوۆسیال میدیا و لە شوێنی شترڵێن سوۆسیال میدیای نەبووە. بەرحاڵ ئەم قسە زد و نەقیزانەی تر لە ناو میدیایە بڵاوە بەداخەوە پۆلیس کەمترین زانیاری لەم بابەتەوە پێشکەشەکە. بەرحاڵم بابەتە لێرە تەواوەکەین ئەتوانین درێژی پێ بدەین لە بەرنمەکانی ترە چونکە ئەیهێنەیەوە مەسلەیەکی جددیە و بابزین تا هەفتی داهاتوو چیتر ڕوئەدا و دیارە حتمما هاوڕیانێکە ڕزومەندە نەتوانن لەلایەنی جۆر بە جۆرە و ئەم مەسلەیە بخوێنەوە و لە بەرنمەکانی داهاتوومانە بەشدار ببن و باری سەرنجی خۆیان بڵێ. بەڵێ اینجا بچینە سەر بابەتی کۆتاییمان کە باسی مانگرتنی مامۆستایانی سلێمانیە. بابەت مانگرتنی مامۆستایانی سلێمانی من چەند سەرنجێکم هەیە بەڵام بەر لەوەی کە بەرحاڵ کاتی ئەو بابەتە کۆتایی هاتاو ڕێهەژیر بۆ یە کۆمنتەکەت دانانێم حتمما لە کاتی ترا ئەکرێ لەسەرم بابەتە بەرنامەی تر بکەنە وەختە کۆمنتی ئێوەی ئازیز سەرچاوان. بەرحاڵ هاوڕێیان و ئازیزانێکە لەگەڵمانن بۆی ژمارەتان زۆر بێت و زۆرترین بینەر بۆ ئەم بەرنمەیە هەبێ داواتان لێکم دووبارە لە ڕێگەی خۆتان و لینکی ئەم بەرنامەیە لە سوۆسیال میدیاوە باش شێوێک بۆتان ئەکرێ بڵاو بکەنەوە تاکو و بینەرانێکی زۆرتر بەشدار بن لەگەڵمانە. بۆ ئەم بابەتە من شابازم لەگەڵایە لە سلێمانیەوە بۆ پێشکەشکردنی راپۆرتێک و باری سەرنجی خۆی سەبارەت بەم مانگرتنە. بەخێراتی شاباز زۆر خۆشحاڵم بەشدار بووی لەگەڵما و مێدەوارم کاتەکەت خراپ نەبێ کەمێک درەنگ بۆ لای ئێوە. بۆ خۆت و بینەرانی کەناڵەکەتان کەناڵی هیوە و سپاس بۆم دەرفەتەش کە بە ئێمەتان ناوە بۆ قسەکردن لەسەر مانگرتن و ناڕزایەتی مامۆسایان لە کوردستان. زۆر باشە شاباز من ئەمێ سەرەتا ببیستم وەزعەکە بە شوە گەیشتووە بۆ ئەوانەی کە دایان بیستووە دیارە بەشیشی زۆر لە بینەران حتمما متابعی ئینەکەیان کردووە بەڵام هەر کورتەیەک لەسەر ئەو ناڕزایەنە کەی دەستی پێ کردووە چەند کە سلمانیان گرتووە و دۆخی بڵێن تەندروستیان چۆنە و مێدەوارم دۆخی تەندروستیان بەرەو خراپی نەچوو بێ کەمێک لەو بابەتانە بۆ بدوێت توادر بزانم هەنگاوی داهاتوو چییە و خەریکی چین خەڵکی سلێمانی یاخود چالاگوانە لە سلێمانی فەرموو. یارە بەیانی پێیانێنە ڕۆژی دەهەمی مانگرتنی 13 مامۆسا لە مامۆسایان و فەرمانبەرانی مانگرتوو لە سلێمانی کە سەبارەت بە دواکەوتنی موچە دەستیاندا بۆ مانگرتن لە خواردن. بەیانی بڕیارە وەکو قۆناغی دووەمی ئەم کارەیان ڕێپێوانی جەماوەری لە زۆربەی شار و شارۆچکەکان بکرێت و بە تایبەتیش لە سلێمانی خەڵکێکی زۆر لە چین و توێژە جیاوازەکان لە فەرمانبەران لە مامۆسایان لە کاسبکاران و سەرجەم چین و توێژە جیاجیاکان لە گردبوونەوەیەکی گەورەدا بچنە خێمەی مانگرتوان و مانگرتوان بڕیارە سبەینێ کاژمێر دوو ئەم تەجەموعە گەورەیە بکرێت لە دەوریان و هاوکاتیش بسبەینێ سەعات دوو وەفدێک لە پەرلەمانی عێراق و وەفدێکی یۆنامی بۆ دانیشتن لەگەڵ مامۆسایان و قسەکردن لەگەڵیانە سبەینێ سەعات دوو ئەگەنە لایەن و ئومێ دەکرێت کە خەڵک تقریبەن زۆرینەی خەڵک و دڵسۆزانی لە شارەکە بە تایبەتی خەڵکی سلێمانی لە چین و توێژە جیاوازەکان لە سۆنگەی خەمخۆریان بۆ تەندروستی مانگرتوانەوە
پێشنیاریەوە کراوە کە مانگرتنەکە ئاڵوگۆڕ بێت بە شێوازێکی تر و ئەمان مەسلەی تەندروستیان بە جۆرێک ئاسەوارەکانی سەرەتایی کە تەسیراتی لە جەستەیان کردووە پیانەوە دیارە و بە جۆرێک لە جۆرەکان تەسیرات بۆ تەندروستیان بە گشتی دروست بووە بۆیە سبەینێ گرنگە کە هەمووان بێ جیاوازی بەبێ جیاوازی هەمومان لە دەوری مامۆسایان کۆ ببینەوە و بەشداری ڕێپێوان و گردبوونەوەکە بکرێت لە دەوری خێمەی مانگرتوانی مامۆسایان و فەرمانبەران. زۆر باشە بەرحاڵ من گەشێک لەو شتانێک کە سەرنجی ڕاکێشام دیارە هەموو پشتیوانیەک بۆ مامۆستایان هەموو پشتیوانێک بۆ خەباتیان هەموو پشتیوانەیەک بۆ هەر جۆرە ڕێگایەک و شێوازێک هەڵێبژێرن بۆ دەربڕی ناڕزایەکانیان بەڵام حقەتی ئەوەیە من زۆر دەگمەن بیستومە بۆ وەرگرتنی موچەمانگرتنی خۆراک بکرێ ڕەنگەمە یەکەم جار بێ خەڵک مانگرتنی خۆراک لە سج ناکە لەبەرەوەی دەسەڵاتی نییە وا دیارە کوردستان بووەتە زیندانێکی گەورە بۆیە ئەوانەی کە موچیان ئەوێ لە زیندانەکانی ئێرانە مانگرتنی خواردن ئەکرێ مانگرتنی خواردن ئەکرێ بۆی کەوا احترامیان بگیرێ وەکو زیندانی کەرامەتیان پارێزراو بێ بە بڕوای من 3 ملیۆن 4 ملیۆن 5 ملیۆن کورد لە کوردستانە لە بن دەستی پارتی وێچێتیا زیندانن کەرامەتیان پارێزراو نییە بۆیە خەڵک بۆ وەرگرتنی موچەمانگرتن حتمما یعنی ئەگەر دیقەت بین ئێمە لە 5 ساڵی ڕابردووە مامۆسایان و فەرمانبەران و خەڵکی ناڕازی کوردستان بە شێوازی جیاجیا هەر لە بایکۆتی خوێندنگا و ناوەندەکانی دەواییر و شوێنە گشتیەکان بایکۆتکردن خۆپشاندان چوزانم یاداشت پێشکەشکردن دانوستان پەیوەندیکردن بە ڕێکخرا و کۆنسوڵخانەکان هەموو ڕێگاکانی بەردەم پەرلەمانی عێراق و کوردستان و نوێنەرایەتی شوێنی جیاجیاوێ چالاکی جیاجیان بەڕێخستە بوو بە بڕوای من مامۆپایانی ناڕازی ئەم جارە وەک تاکتیکێک یان وەکو جۆرێک لە خەباتێکی ناچاری بڕیاریان مانگرتن لە خۆراک یعنی بۆ سەرنج ڕاکێشانی کۆمەلگای نێودەوڵەتی ڕێکخراوە جیهانیەکان کۆنسوڵخانەکان UN هەموو ئەم شوێنانە بۆی بتوانن بێننە سەرخەت لەبەر ئەوە ئەم بۆیە گرنگە کە پشتیوانێکی فراوان لە خەباتی مامۆسایان و فەرمانبەران کرێ بۆ گەیشتن بە خواست و داخوازیەکانیان کە خۆی لە سەرەتاییترین شتا بینێتەوە ئەویش کە حەقدەستی کارکردن و دەوامکردنەکانیانە و موچەکانیانە بەداخەوە کە بەوە گەیشتووە کە ئێستا مامۆسایان ناچار بن تەنانەتمان لە خواردنیش بگرن کە ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە بۆ ئەوەی لایەنی بەرپرس و دەسەڵات بێتە جواب لەسەر ئەمە بەڵام ئەم شتە شتێکی ئاسایی نییە من باسەکەم لەسەر ئەوەیە کە بەزانین ئەوەی کە بەسەر مامۆستایان هاتووە لە کوردستانە من واستەکەم لە هەر تەنها لە بێدەربەستی دەسەڵات نییە یاخودەوەی نییە کە دەسەڵات جواب نایەتەوە بەشێک ئەم کۆمەلگایی ئێمە هەموو توێژەکانی هەر توێژەی بە شوێن دەردیاڵێ کولون یوغەنی عەلا لەیلا عەرەبەڵێ هەموو کەسێک بە شوێن لەیلاکەی خۆیەوێتی هەر کەسە بە شوێن خواستەکانی خۆیەوێتی هەر کەسێ بە شوێن داخوازەکانی خۆیەتی کۆمەلگایەک نییە تایە بە جۆرە لە جۆرەکان یەکگرتنێک هەبێ بۆ داواکردنی ئینێک باسی کێشەی مامۆستایان من دیارە ئەگەر لە ڕوانگەی پێشتریش لەگەڵ مامۆستای ناڕازیە لەم بەرنامانەیە من گفتوگۆم کردووە لەسەر ئەمانە هەمیشە قسەیم کردووە وتومە لە شوێنی تریشە کێشەی مەکتەبەکان من بوونە لە ئەمریکا ئەمە ڕوویدا ماوەیەک کێشەیەکی گەورە لە مەکتەبەکانە هەبووەوانە مامۆستایان بوو ئەوەی کە مانگرتنەکەیان کە ئیکەن لە مەکتەبەکانە ماگرنتێکی کاریگەر بێ بەر لەوەی بچنە سەر مانگرتن و ئەوانە ماوەیەکی دوور و درێژ پەیوەندیان لەگەڵ هەموو خێزانەکان ناکرد هەموو خێزانی مناڵەکانیان بانگە کرد پیانەوتن کە داخوازەکانمان چیە خواستەکانمان چییە بەشێک لە خواستەکانیان چاکردنی سیستەمی ئەو پەروەردەیە بوو ئەو چاکردنی سیستەمی مەکتەبەکان بوو سەرفکردنی بودجێ جۆر بە جۆر بوو بۆ چاکردنی ئەو ئیمکاناتانی لەناو مەکتەبەکانە هەیە ینی خەباتەکە بۆ حەقدەستی زیاتر بۆ مامۆستایان و ئەوانە بوو بە خەباتێکی جەماوەری بەم جۆرە ئەمە لەلایەن مامۆستایان و خۆی بەڵام لە ڕوانگەی کۆمەلگاشەوە
قسەی مامۆسا ینی وەختێک مامۆسایەتە سەرەوەی کە بۆ وەرگرتنی موچەکەی مان لە خواردن بگرێ ینی خێزانێکە لە سلێمانیا ئەژی مناڵەکانی ئەنێرێتە ئەو مەکتەبەی ئەو مامۆستایانە دەرسی پێڵێنەوە چۆن ئەتوانێت متمانەی بەوە هەبێت کە ئەم سیستەمی پەروەردەیەوە ئەم سیستەمی خوێندنە بۆ مناڵەکانی ئەوان ئەنجامێکی هەیە یاخود معنایەکی هەیە. معلومە وە گوتم یعنی مامۆسایان ڕێگای جۆر بە جۆریان تاقی کردەوە بۆ بەدەستێنانی مەسەلەی داخوازیەکانیان و مەسەلەی موچەکە هەرە یەکێک لە هەرە خواستە سەرەکیەکانیانە، بەڵام لە بایکۆتکردن لە خۆپشاندان لە هاتنە سەرجادە لە هەموو ئەم جۆرانیان تاقی کردبووە. ئەم جارە ئەم مانگرتنش بۆ ئەوە بوو جارێکی تر کە خەباتێکی جەماوەری پیشان بن و مەسەلەی هێنانە سەرشەقامی خەڵک بە تایبەتی فەرمانبەران و مامۆسایان بە جۆرێ لە جۆرەکان بێدەنگیەکی زۆر هەبوو لە شەقامە، ئەم مامۆسایانە ئەم بڕیاریان ناوە بۆ مەسەلەی مانگرتن. ئەوەی کە ماوەتەوە ئەوەیە کە گرنگترین شدەوەیە خەڵک وە چین و توێژە جیاوازەکان سبەینێ پشتیوانێکی گەورە بکەن لەم خەباتی مامۆسایان و هەوڵ بدرێ بچێتە قۆناغێکی ترەوە و شارێک دروستکەن کە دەسەڵات ناچار بێ بە خواستەکان و داواکانی مامۆسایان و فەرمانبەرانی کوردستان. گرنگترین شت ئەوەیە کە سەلامەتی گیانی ئەم مانگرتوانە لە پێش هەموو شتێکەوەیە پێویستە کە ئەوانیش سبەینێ بتوانن ئەو قۆناغە تێپەڕێنن کە واز لە مانگرتن لە خۆراک بێنن و ئەو پشتیوانی فراوانی خەڵک سبەینێ کە پیشانە درێ بۆیان سەلماندی کە خەباتی مامۆسایان بێدەنگی لێ نەکراوە و بەردەوامە و هەتا بەدەستێنانی داواکانیان بەردەوامە بن. زۆر باشە حتمما بەومێدی سەرکەوتن بۆ ئەم خەباتە، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ئەم جوڵانەوە ئەم خەباتە و ئەم ململانەیە لەگەڵ دەسەڵاتدارانی کوردستانە ئەبێ فۆرمی دروستتر و باشتر بگرێتە خۆیدارە ئەوەی کە ئێمە بلێرەوە ئەڵێن لە دوور لە وڵاتەوە قساکەم حتمما بیرکردنەوەکانی خۆم باری سەرنجەکانی خۆم باسەکەم سەبارەت بەمە چالاگوانانەی کە لە سەر زەوین لەوێ لە ناو ڕووداوەکان ئەوان باشتر دەتوانن ئەم مەسەلەی هەڵبسەنگێنن، بەڵام ئەمە حەقیقەتێکە سەرخستنی ئەم خەباتە و بەگەیشتن بەم بە ئەنجامەکانی ئەم خەباتە بەبێ هاوتایی و هاوکاری توێژە جۆر بە جۆرەکانی کارگەران ممکن نییە. مامۆستایان بەشێکن لە چینی کارگەری کۆمەلگای کوردستان، پشتیوانی بەشەکانی تری چینی کارگەر پێویستە، چونکە ئەم مامۆستایانە بە تایبەتی ئەوانەی کە لە مەکتەبەکانی سەر بە دەوڵەتا دەرزەڵێنەوە و موچیان لەلایەن دەوڵەتەوە پێدرێ دەرز بە مناڵی بێدەرامەترین خێزانەکان ئەڵێنەوە، خێزانە بە دەرامەتەکان و مەسئولەکانی کوردستان و ئەوانەی کە لە بەری تاڵانکاری سەروەت و سامانی کوردستان دەوڵەمەند بوو مناڵەکانیان لەو مەکتەبانە ناخوێنن، مناڵەکانیان هەموو لە مەکتەبی تایبەتە خوێنن، بە پارە ئەخوێنن و بە جۆرێک ئەم خوێندن و پەروەردەی لە سلێمانیە دابشکردنیی چیناتی دابشکراوە. هەر بۆیە ئەم بابەتە پەیوەندی بە مناڵی خەڵکی کارگەر و زەحمەکێشەوە کە پێویست بەواکە کە هەر لە سەرەتاوە هاوکاریشی گەورەتر بکرێەوە. دیارە مێدەوارم ئەم هەنگاوی ئێوەش کە باسیەکەیت ئەم هەنگاوە کە سبەینی ئەندرێ بتوانێت ژیانی ئەم مامۆستایانە ڕزگار بکە. نیوادارین کە ژمارەیەکی زۆر لە فراوان لە خەڵک بتوانێت سبەینێ بەشداری ئەو ڕێپێوان و هەمگرتبوونەوەش لە دەوری خێمەی مانگرتووان کە بۆی بتوانین خەباتی مامۆسایان بەرینە قۆناغێکی تر. ئەمە پرسیارێکی هاوڕێهەژی لە پێما بەشێک جوابماندایە، بەڵام ئەگەر سەرنجێکی ترتێ لەسەری هاوڕێ شاباس توانین قسەی لەسەر بکەیت. ئەم مانگرتنە تا چەند چینی کرێکار و زەحمەت کێش پشتیوانی ئەم مانگرتنن لەبەرەوەی دۆخی چینی کرێکار لە کوردستان خراپترە؟ ئەوەی ئێمە ئاگادارین هەم وە کەڵسوڕاوێکی کرێکاری هەم وەکو خۆمان کە لە مەیدانی کرێکاران و ڕێکخراوی کرێکارانە کارەکەین
بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی کرێکاری و لەو کەسانەی دڵسۆزن وەک لە کاسبکاران لە کرێکاران هەمیشە لە ڕیزی پێشەوە ئەم خۆپشاندان و ناڕزایەتی مامۆسایان و فەرمانبەران بووین و دەور و کاریگەریشمان بووە و توانیمانە خەڵکانێکی زۆر بێنینە پشتیوانی ئەم ناڕزایەتی مامۆسایان و فەرمانبەران بۆ سبەی نوێژعینی شت هەر دیسان کرێکاران و کاسبکاران و خەڵکانێکی زۆر کە دڵسۆزن بۆ قەزیەی مامۆسایان و فەرمانبەران کە سبەینێ بەشداریەکەن و ئەوەی ئێمە ئاگادارین و کارمان لەسەر کردووە ژمارەیەکی باش لە هەڵسوڕاوانی کرێکاری و لە خەڵکی کاسبکار بەشداری چالاکی سبەی نوێژە بن. زۆر باشە، دەستان خۆش بێ، زۆر زۆر هەواڵێکی خۆش بوو، بەڵام ئەم سەرنجەش هاتووە ئەکرەم عەبدوڵڵا ئەوان پەیامەکەیان گەیان بەدەسەڵات بۆیە کاتی ئەوە هاتووە کە مانگرتنەکەیان بشتێن لەبەر ئەوەی ئەوانە مادەم ئامادەن ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە توان لە داهاتوو ببنە ڕابەری ناڕەزایەتیەکانی موچەخۆران لەلایەکی ترەوە ئەگەر بەشی زۆری خەڵکی کوردستانمان لە خواردن بگرونیەوە شێنجان لە بزن دەسەڵاتی کوردی نەک هیچ باچی نییە بەڵکو پێشی خۆشەوانە چالاکانە بمرن و نەمێنن بۆیە ئەوانە لە جاتی مردیان بەمنان نەخواردنەمانەوەیان باشتر تا بتوانین داوام بە خەبەتیان دەربار حاڵوە گوتم ئەمە شێوازە لە بەرەنگار بوونەوەی زۆڵ مستەم و ئەوانە زۆرتر لە زیندانەکانە ممارەساکرێ نەک لە ناو کۆمەلگایەکە کە کراوە بێت و مافی تیابێت. بە دڵنیاییەوە گرنگترین شتی ئەوەیش مامۆسایان و فەرمانبەرانەوەیە کە خۆیان بە جۆرێ لە جۆرەکان یعنی بۆیان ببێ بە تەجروبە 5 ساڵی ڕابردووە ئەم هەموو مانگرتن و خۆپشاندان و هاتنە سەرجادە و ئەمانەیان بوو بەڵام بەداخەوانێ جۆرێک لە جۆرەکان بێ ئەنجام بووە نەیانتوانی و فشارەکانیان لە ئاستێکی بڵندترە فراوان بکەن دەسەڵات و دەوڵەت ناچارکەن من بە خواستەکانیاندا ئەمیش لەو گۆشەگایی کە ئەوە ئەسەلمێنێ کە مامۆسایان بەداخەوە تاکو ئێستا نەیانتوانیەوە بەهرەمەند بن لە ڕێکخراوەیەکی سربەخۆی خۆیان و فەرمانبەران و مامۆسایان پێویستە بۆ مەسەلەی ڕێکخراوبوون و لە دەوری یەکبوون لە دەرەوەی سندیکاکانی زەردەکانی مامۆسایان و چین و توێژە جیاوازەکان کە دروست کراوە لەلایەن ئەحزابەکانی بەرەی کوردستانی هەر لە بیدایەتی حکومەتی هەرێمی کوردستان و بەدەسەڵات گەیشتنی ئەحزابی ناسۆنالیستی کورد کۆمەڵێ سندیکای زەردیان چەپان بەسەر مامۆسایان و فەرمانبەران و کرێکاران و چین و توێژە جیاوازەکانە بۆ ئەوەی کە خەڵکی ناڕازی کوردستان درێک بە مەسەلەی ڕێکخراوبوون نەکەن و خۆیان لە دەوری ڕێکخراوە سربەخۆ ڕادیکاڵەکانی خۆیان کۆنە بنەوانێت. بۆیە بە بڕای من باشترین هەنگاو لە هەنگاوەکانی ئایندەی فەرمانبەران و مامۆسایان خۆ ڕێکخراوکردنیانە لە دەوری ڕێکخراوە ڕادیکاڵ و پێشکەوت و خوازەکان و ئەو ڕێکخراوانەی کە لە دەرەوەی سندیکات زەردەکانی دەوڵەتن بۆ خۆڕێخستنیان لە دەوری خواستەکانی خۆیان. زۆر زۆر باشە، دەستەکانە خۆش شابازیان، زۆر زۆر سپاس بۆ بەشداریت. مێدەوارم لە بەرنامەکانی داهاتووشە شتێک سەبارەت بە ناڕزایەکانی کوردستان هەبێت لەم پەیوەندیا بەردەوام بین. هەمیشە کۆمەکت کردووە، هەمیشە ئامادەی دەربڕیەوە، من زۆر جێگای پێزانینمە و زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ بینەرانی کەناڵی یۆش. هەربژین هەربژین. بەڵێ هاوڕێنە بەزمان لەگەڵایە لە سلێمانیەوە. هاوڕێنە بەزەم کاتت باش. ئەمە کاتە باش هاڕەشم سەرچاو. دۆخەکەت چۆنە بینی؟ قسە باسمان زۆر کرد، سەرنجت وەختەکە کەمە. من سپاس هەم سڵاو بۆ تۆ بۆ هاڕەشاباز و جۆگرانیش باسانی کە ئەمشەو هێناتانە پێشەوە سەرنجم هەبوو، بەڵام لەبەر کاتەکە هیوادارم کاتی تر هەبێ بۆ باسکردنی. بەڵام دەربارەی مانگرتنی فەرمانبەران ئێستا کە لە سلێمانی ئەگوزارێت بێجگە لەو باسانی کە هاڕەشاباز کردی باسی زۆر باش بوون و ئەو داوای منیش هەمەوە هەموو خەڵکی ئەم وڵاتی ئێمە هەیەی کە پشتیوانیان بکرێت. بەڵام لە پشتی ئەم مەسەلەیەوە مجموعەیە قسە و باس و مجموعەیەک سۆشیال میدیا کەوتوتە کار بۆەوەی کە ئەم مەسەلەیە بە جۆرێکی تر پیشان بات. بەشێک حقیقەت هەیە، بەشێکیش درۆیەکی گەورەیە. ئێمە زانین لە کوردستانە وڵاتێکین کە من لە بەرنامەکەی پێشوا لەگە بەڕێستا باسم کرد، ئێمە لەگەڵ وڵاتێکی مؤسساتی و لەگەڵ وڵاتێکی معمولیە تعامل ناکەین بۆی کە بزانین خەڵکی چۆنچۆنی
خەباتکە لە دژی لەبەرەوە خەڵکی ڕێگای خۆیە دۆزێتەوە شوێنی خۆی هەڵبژێرێت و ئێمە یەکێتی و پارتیمان هەیە لە سلێمانیا یەکێتی دەسەڵاتدارە و بافڵ تاڵبانی ئەچێت لە خێمەکە دانیشە وەکو پشتیوانی خۆپیشاندەران قساک گوێیان لێکرا و ئەمە یەکێکە لەو شوێنانەی کە بە ئاشکرا بۆ ئەوەی کە بە فارسی پێڵان خۆنساکردنەوە بۆ بەتاڵکردنەوەی تەسیری ئەم مانگرتنەوە ناڕێژمەنگاوی چۆشتی بڕاوە ئەڵم باش ڕوومانی نەگرت بەڵێ مەبەستم لەوەیە کە ئێستا لە ناو مانگرتوانە ئاوا دەست پێ بکەم لە ناو مانگرتوانە خەڵکی تیا من ئەیناسم لایەنگری بە حیزبێکی دەسەڵاتی سیاسی هەیە واقعیە يعني ومشكلة راستيكي يعني أقصريح بين وبوي جوجراني أم برنامج نختار بصراحة جان لبعض المسألة بيتك رأي منها أما حركتك تجي بارتي أما حركتك تجي حكومتي هريمي كردستان كبارتية لبروا إما زانين أو خبشاندان جوري ككرا تشارج رابر دوبو بردمي خێمەی مانگرتوەکان خۆپیشاندانێکی گەورە بۆ ڕاستێکی من ئەو شوێنم زۆر زیاتر لەسەر دڵ نیشت و پێم خۆش بوو کە خۆپیشاندانە هەزارەها کەسیەکە بوو یعنی ئەوەی کە ئەگەر کەسێکی شتێکی لە مانگرتوانە هەبێت کە من هیچ شتێکم لە دڵسۆزیان نییە و پشتیوانیانم و دەستیان خۆش بێت و هیوادارم سەلامەت بن و بەڵام سیمبول بوون بە سیمبولێکی جۆرێکی تر لە خەباتکردن لە دژی ئەم دەسەڵات بەڵام ئەوەی کە خەڵکەکە هاتن پشتیوانیان لەمە کرد ئەم هەزارەها کەسەی هاتنە سەرجادە پشتیوانیان لە مانگرتوانە کرد ئەسڵی مەسەلەکە ئەلێرایە کە خەڵک ئەمەی لە دڵایە بەڵام لە نەبوونی وەکو هاڕەشەبازیش باسی کرد لە نەبوونی ڕێخستنێکی جددی جەماوەری کە بتوانێت ئایدیایەکی تازەی پێبێت بتوانێت کە ئاسۆیەکی تر بۆ خەباتکردن لە دژی ئەم دەسەڵاتە بگرێتە بەر نییە بەو جۆری کە پێویستە نییە بەو جۆری کە جەماوەری بێتوانێت تەسیری هەبێ نیمانە لەبەرەوە زۆر ئاساییە کە ئەم جۆرە لە خەباتکردن ئەم جۆرە لە خۆپیشاندان ئەم جۆرە لە مانگرتن ببینین ڕاستیەکەی ئەوەیە کە خەڵکی کوردستان گیری خواردو تۆ قسەیەکت کرد من زۆر بەدڵم بوو ڕاستیەکەی نوێنەرایەتی زیندانە گەورەکەکەن برادران نوێنەرایەتی ئەو زیندانەکەن کە هەموو خەڵکی هەرێمی کوردستان تیا بە بارمتر گیراوە یعنی ئێمە لە بەرامبەر هەمیسان و کە بێڵەمە لە بەرامبەر دەوڵەتێکی معمولیت تعامل ناکەین لە بەرامبەر دەسەڵاتێکی معمولیت تعامل ناکەین یعنی ئەمانە موچەی مانگی دوانزەیان یعنی پێش هەموو شتێک ئەم مانگرتنە لە بەرامبەر موچەیە یعنی ئێستا ئەگەر موچەی مانگی دوانزە بن من تەسەورەکەم بۆ دووسێ قسەی باقوبرێقیش کرێ مانگرتنەکە کۆتایی بێت یعنی مەسەلەکە ئەوە نییە کە لایەنی زۆری داخوازەکانی خەڵک لەلایەن مانگرتوانە و جێبەجێ بکرێت اینجا ئەمان وازەیە لە کاتێکا یەکێتی تۆقیوە لە مەسەلە یەکێتی لە ناو خێمەی مانگرتنەکانە وەکو من ئاگادارم دکتۆری تایبەتیان داناوە کە ئەبێ لە 24 ساعاتە بەردەوام ئاگان لەمانەوێ بۆی کەسێکیان تووشی حادیسەیەک نەبێت جان لە دەستبات و ئەمانتیا ڕووزەرد بن یان دەسەڵاتیا ڕووزەرد بن بەردەوام ئیسعاف بەڕێوەیە بەردەوام هاتوچۆکرێت کە ئەم مانگرتوانە لە ژیانە بهێڵنەوە مانگرتنەکان پێ نەشتێنراوە هەوڵ نەدراوە کارەکەن نەخێر زین چۆن ئێمە دوو بەرەمان هەیە لە مەسەلە بەرەیەکیان بەرەی خەڵکە بەرەی داخوازیەک ڕەواکانی خەڵکە کە مانگرتوەکان نوێنەرایەتیەکەن و هۆشیاریەک و هەستێکیانە بە خەڵک کە هەزارەها کەس بێتەوە سەرجار دەجاریشکە ئەو شعارە سەیرانەی کە من زۆر لەگەڵیانیم ڕاستیەکەی بەڵام شعاری دڵی خەڵکە بڕۆخێ کەلیمەی بڕۆخێ هەموو جاریەتە پێشەوە بڕۆخێ دەست شەریکی دزەکەیەکێتیە معلوم هەمویانن مەبەستمە تعبیرە کە لە کوردستان ئیسلامەکانیش بڵێن خۆشیان نەگرێتەوە خۆشیان شەریکن کەسی لێ دەرناکەین يعني قضية لەوەیە کە ئێمە بێ بزانین دوو بەشە بەشێکیان ئەم خەڵکەیە و بەشێکیان زۆر طبیعیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیسفادە لەم حاڵەتاکە لە دژی هەولێر لە دژی حکومەتی مەسرور بارزانی و ئەگەر ئەم موچانە جێبەجێ بکرێت بەرحاڵ ئەمە کۆتایی پێێت و ئەم خەڵکانش
هەروەکۆی کە ئێستا پاڵەوانی ئەم خەڵکن و بە جۆرێک ڕێگە پیشاندەری ئەم خەڵکن ئەم هاوڕێیانی کە ژێخێمەکە ئەمانیان گرتووە کە پرچنگدارترین بەشی ئەوەیە کە ژنانی تایە بەشدارن لە مەسەلەیە کە بۆ خۆی نمونەیەکیەوە دوو خەڵکانێکی باش و پێشتر خەباجیار و چالاکوانی ئەم خۆپیشاندانە بوون. باقیەکەی ئەمێنێتەوە سەر ئەوەی کە سۆشیال میدیا چی ئەڵێ لەسەر ئەم مەسەلە. یعنی سۆشیال میدیا کەوتۆتە کار کە سۆشیال میدیای پارتی بە تایبەتی زۆر حەقیرانە عەفوم کە بە قسە بکەم ڕاستیەکە ینی لێبڕندە گوێگرانەکەم زۆر نەزانانە نەفامانە ینی حتا ئەو شتانی کە ئێڵێن پوچ نییە هینە ینی بێتامە هیچ فاکتێکی تیانە هیچ قسەیەکی تیانە ئەوان لە دژی مانگرتنەکان لە سۆشیال میدیای پارتی و حتا سۆشیال میدیای خەڵکانێکی ئەوەی کە هانە ئارێنت پێیانەڵە بەشە خۆڵە مێشەکەی کۆمەڵگا ئەو بەشێکە لە هیچ شتێکا بەشدار نیە ئەو بەشەی دژی هەموو پێیان وایە کە بازار تێگەچێت وەزع تێگەچێت و لەو خەڵکەمان زۆرە لە ناو شاری سلێمانیە هەنووسن جا ئەوە بەرحەڵ و هەر لە ناو ئەو خۆپیشاندانەی کە ئەو چەند ڕۆژی ڕابردوو کرا و چوونە بەردەمی خۆ مانگرتنەکان مانگرتووەکان من لەوێ هەوڵێکمدا لەگەڵ چەند هاوڕەیەکە کە شەوی پێشتر لەگەڵ ئەو برادرانی کە ڕێخستنی ئەم خۆپیشاندانیان بەدەستەوە بوو دانیشتن و قسەمان کرد کە کارێ بکەن بیشتێنن ئەم مانگرتنە بشتێنن دەبەرەوەی پێویست ناکا کەس بمرێت نابێ کەس بمرێت بۆ موچە بۆ داواکردنی مەسەلەکە یعنی ئێمە ساندمان هەیە لە ئێرلندا هەواڵانی بەگەکەمان هەیە زیندانەکانی تورکیا ئەوانە قەزەیەکی سیاسی گەورەتری نیشتیمانی لە زیندانە هیچی پێ ناکرێت شتیت ڕێگەی تری نییە نە بەرحاڵ یعنی قەزەکانیان گەورەترە و مردن دەها کەسمان لە زیندانەکان لە تاریخی شۆڕجێڕەکانە هەم کە لە زیندانە هەم خۆیان سووتان هەم مردن هەم بەڵام بۆ موچە ڕاستیەکەی من پێم باش نییە کەس بمرێت لە مانگرتوانە لەگەڵ چەند هاوڕێکە قسم کردەوە هاوڕیانی کە ڕێخەربوون لەوێ ئەم قسەیە لەوانەیە بەرحەڵ ناوی کەس ناینین بەڵام وتم پێشنیارێکی وام کرد لە ڕۆژی خۆپیشاندانەکە زۆر بە ڕاستیەکەی دڵم سارد بۆ جۆرێکم لێ هات کە جوابەکەیان بیستیان خواکە دوو کەسیان سێ کەسیان لێمرێت بۆ ئەوەی کە گەرم و گۆڕ شار بتەقێتەوە یان مەسەلەن یعنی بێهەستیەک و تێنەگەیشتنێک لە واقعی سیاسی کوردستان و لە تێگەشتن لە خودی فعلی سیاسی هەیە کە بەعزە جار بێزارتەکە بێتاقەتەکە لەسەرەوەی کە چۆن ئەتوانێت کەسێک بابی پێتوانێت بڵێ خواخوای بێت چەند کەسێک لەمانە بمرن بۆەوەی کە بتەقێتەوە و کە تۆش نازانی بتەقێتەوە لە بەرامبەر چییە یعنی نەجاواگر لە بەشتێکی ئاوا بتەقێتەوە چۆنە تەقێتەوە خۆ بوو تەقینەوەی گەر تەقینەوەی ئەمە خۆ تەقینەوەمانەیە چارەسەرکردنی دۆخەکەمانەیە بەڕاستی بازێ جار میتۆدەکانە بن بەهینە بن بە ئایدۆلۆژیا ینی ئەوە نییە ینی ئەوەی کە شێوازی تونند و تیژ و تەقینەوە مۆزوعێکەوەوانە بەشێکە بێت بە فەتیشێک بۆ بەعزێ کەس بۆ پەرستن و بۆ ئینکردن جگە لە بری ئەوەی کە باسەکە وەکو میتۆدێکی ناچاری باسکەیتەوەوانە ئەوە جێگەی داخە زین چۆنە ئەم باسی مانگرتنە بۆ موچە چەند لایەنێکی هەیە یەکێک لە لایەنەکانی داماوی و ینی ببوورە کەواڵێ من بە گشتی منیش بەشێکم لەو کۆمەلگایە بەڵام ئەو داماویە و ئەو بە چۆکە هاتنێم کۆمەلگای کوردستان بەسەریادا سەپێنراوە وای کردووە بۆ موچە مانگرتن لە خواردن ببێتە شێوازێکی خەبات وە کۆمەلگایەک کە ئاوا لە بەرامبەر دەسەڵاتە ملکەچ کراوە ملی پێکەچ کراوە ئەم کۆمەلگایە لە دۆخێکان نییە کە بتەقێتەوە و ئەگەر بە شێوازێکی عاتفی بتەقێتەوە لە دۆخێکانی ئەم تەقینەوەی بە جێگایشی بڵێن سەلامەت و ئەمینی بگەێنێ و ممکن ئەم تەقینەوە لە بەرژەوەندی هەروانەیە بێکە بە جۆری شتیانە کۆمەلگای یەخسی بکەن بەڵام مەسەلەکە لێرە یەک شتی تریش هەیە کە ئەم مەسەلەی خوێندنە بە تایبەتی بۆ مەسەلی مامۆستایان مەسەلێکی زۆر حساسە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کە کەم دەرشی پێکرێ من پێشتر باسم کرد لە قسەکارمان لەگەڵ شابازە ئەم باسە پەیوەندی بە هەموو سیستەمی خوێندنەوە هەیە خوێندن مافێکە لە مافەکانی ئینسان لە سەردەمی ئەم سەردەمەیە ئەمڕۆیە
لەو ئەمریکای کە ئێستا ترامپ هاتووە حکومەکە یەکێک لە کێشە گەورەکانیان کە خەریک کرد بەدەستەوە ناڵێن و ئەوەیە ترامپ ئەوێ مەکتەبەکانی ئیبتیدایی کە بەلاشە خۆڕاییە لە قەڵای سەرمایەداری دنیاە مەکتەبی سەرەتایی مەکتەبی 9 ساڵ خوێندن خۆڕاییە لە ناو شاری سلێمانیە مناڵی کارگەر و زەحمەشێش کە ئاچێ بۆ مەکتەبی ئاسایی ئەوانە خراپترین خوێندن ئەتوانێت بخوێنێ هەموو ساڵێک ماوەیەک قەتعیتایە هەموو ساڵێک ماوەیەک بینیتایە و تۆ لە دۆخێکی لەم بابەتەیە کە مامۆساکە دەبینی لەسەر جادە ئەپارڕێتەوە خەریکە لە بەردەمی کامێرەکانە خەریکە گیانەدا بۆی موچەی وەرگرەوەمانە کە تۆ چی فێریە مناڵاکی ئەم مناڵە فێریەوەکی کە ئایندە و مستەقبل و خوێندن باشە و ئەوە مامۆستاکەی کە ئاوابێ ئەو بۆ دڵی بە خوێندن خۆش بێ ئەنی ئەم باسە نییە درگ ناکری ئەمە چ کارە ساتێکی گەورەی لە کۆمەڵگەی کوردستانە ڕوئەدا بەواکانیە بە هەموو جێگایە بگەێنرێەوە من پێشنیازێکم بیست لەوانێکەوە ئەمانگرتانیان بچم بۆ بەغا بیبن بۆ بەغا ئەم مەسلێ بێ گەورە بێتەوە مەسلێ بێ خۆراڵاتی ناوەڕا زەمین بگرێتەوە من هاوڕە ڕەحمان بەداخۆ نەیتوانی بەشدار بێت لەگەڵ ماوانەیەشێک لە قسەکانی ئەو باوڕە ڕەحمانەوت کاتی ئەوەیە کە فەرهەنگیانی ئێران و بە تایبەتی شارەکانی کوردستان پەیامی پشتیوانی لێ بدەن و ئەم جوڵانەوەیە فراوان بێتەوە ینی ئێران لە تەنیشتمانەوەیە ئێران 20 و ئەوەنە چەندێکە 40 و ئەوەنە ساڵی حەساری لەسەر ئەوە تقریبان لەوەتی بڵێن ڕۆحانی ڕۆیشتۆ و ڕئیسی هاتووە حەسارەوە تونند کراوە و توت کراتەوە هێشتا ژیانی مامۆستایانی ناو ئێران و ئەوانە بە ئەندازەی ژیانی مامۆستایانی کوردستان خراپ نییە ئەمە چ دووخێکە دروستیان کردووە بۆ ئەمە بە باسی کوردایەتیەکەن و سەر بەخۆ ببوورە نەبەست بە قسەیە تەواوێکم کوردایەتی و سەر بەخۆی و ئەوانە و ئێمە دەوڵەتمان هەیە ئەمە کیامەت چ کیانێکە کە سادەترین کەرامەتی تیا ناپارێزرێ ینی بۆ بێ لەبەر خاتی ئەوەی کە بە وەکو کورد ستەممان لێ نەکری ئەمانە نە ئەخلاقمان بمێنێ نە کەرامەتمان بمێنێ نە شخصیتمان ببێن نە ژیانمان ئەمین بێ نە هیچ شتێکمان هەبێت و ئەمانە ئەمە چ ئایندەیەکە ئێمەتیایەژین بەڕاستی بڵێ لا مەسەلەکە لەوە دەرچووە یعنی ئێمە مەسەلەکە ینی کەلیمەی وشەی مامۆستایان زۆر باسەکرێت کە مامۆستایان ڕاستەکەی مامۆستایان نییە ینی ئێمە زانین موچی هیچ کەس نادرێت موچی هیچ کەس نادرێت حتا هێزەکانی پێشمەرگە هێزەکانی هەفتا هێزەکانی هەشتا نازانم هێزەکانی هەشتا زۆر ئاگام لێ نیە بەس هێزەکانی هەفتا و بعضێک لە دژە تیرۆر و بعضێک لەو هێزە چەکدارانی کە لە کوردستانە هەن ڕاستە لە ئەمریکا و لە هاوپەیمانی و بعضەجار جاجارە خێرێکیان پێکرێ شتێکیان نەدەن بەڵام بەتانی خۆیانە بن خواردنی خۆیانە بن فیشک خۆیانەی کڕن یعنی حتا هێزە چەکدارەکانیش بن یعنی ئەو هێزە چەکداری کە دانراوە سەر کوتی ئەو خەڵکە بکە کە برسیان کردووە بازاریان وەستانەوە کە ئەوەش بەشێکی گرنگی قەزێکەیە کە موچە نادرێت بازارێک وەستاوە بازارێکی ینی کەس ئیشی نەما دوکان بە دوکاندا ئەخرێت و خەڵکی فلاسەکە ئەمە لەلایەکی تر ئێمە ینی ئەو پێشنیارەی ڕەحمان کە باست کرد ڕاستەکەی ئەبێ سەرڕای هەم ئەو شتیانی کە ئەوترێ دەسە مانگرتوەکان یان ئەم چالاکیە یا ئەم خەباتەی کە مانگرتوەکانێکن ئەبێ بجۆزرتەوە بۆ شوێنانی کە ئەم بەڕێزیشت باست کرد بەڵام ئەمە ڕێگەکەی ئەبێت لە ڕێ یعنی ئەمە بەهین ناکرێت ئەمە بە نوێنەرانی ئەم مانگرتوانە ناکرێت بە ئێمە ناکرێت چونکە ڕێگرەکەی ئەو کاتە زۆر جددیترە لەوەی کە تەسەوری ئەکرێت لەبەر ئەوە پێویستیمان بەوەیە کە من لەبەرەوەی کە کاتکەمە من هەڵێ بەحسەکەی هاوڕێ شاباس دووبارە کەمەوە داوا لە خەڵکیەکەین کە بەشدار بن سبەینێ لەو پشتیوانە لەو ڕێپێوانە بۆ ئەوێ ڕاستە جەو ناخۆشە ساترە لە لای ئێوە ئێستا لە کوردستان پێم ئەم دو سێ ڕۆژەوای لاتوو ئەمە تەقوێتکەین و ئەم برادرانە بە تەنیا نەمێنەوە کە هەمیشە تەنیا نەبوون یەک نقطەی تر منەکە قسەی ئەخێت بیکەم ڕاستەکەی ئەو بازاری ئەوکازەیە کە لە بەردەمی خێمەی مانگرتوەکان نادروست ئەم مەجموعەکە بازارێکی سیاسی بێتام کە کەسێکی وەکو ئەدهەم بارزانیە لەوێ چڵی بۆ لەوێ کەس
بەتاڵکردنەوەی مەجموعەیە قسەی پوچ و بێمەعنایە کە مناڵێکی سەرجادەی مەکتەب و کۆڵانەکان و ماڵەکانی ئەم وڵاتی ئێمە ئەیزانێت حکوومەت خراپە وابێ باش بێت و تۆ تێناگەی خراپە چۆن خراپە و باش بێت چۆن باش بێت ینی لاهوری شەرزەنجیە چێ لەوێدا ئەنیشێت ئێوە بیکەن منیش واکەم ئێوە نایکەن خەڵک نایکەش نامیشەیکەم من لەگەڵ لە وەختێکە هەموو مقدراتی وڵاتە ئەمانە بردیان ئەمانە کاولیان کرد ئەمانە سەرەتاکەیان دەست پێ کرد بەرحاڵ یعنی ئەمە وەزعی سیاسی ئێمە لە کوردستانە ئەمەی بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەممان گرتوانە ڕێگایەکی تازیان بە خەڵک پیشانە مەسەلەکە هەرەوەنێ لە زیندان بیت بەڕێی من هەرو قسەی تۆ لای من زۆر گرتوێتی ئێمە لەم زیندانە گەورەی کە لە کوردستانە ئەمانە نوێنەرایەتی ئەم زیندانە گەورەی کوردستانەکەن و خەباتی مەدەنی ئەسیانی مەدەنی ئەوەی کە پێوترە نافەرمانی مەدەنی ئەبێت دەست پێ بکەیت یعنی ئەگەر ئەم من بیستمانە لەو میکرۆفۆنانی کە دانرا و خەڵک هەموو ڕۆژت دەکەس قساکە تو خەڵکی جیاواز و لایەنی جیاواز قساکە بازێکیان قسەکەن بەڵام بێت تەرکیزەکە بچێتە سەرەوە بڵێ کاکە دوکان و بازار و خەڵک و هەموو شتێک مان بگیرێت خەڵکی ئەم کوردستانە سەرتاپا چۆن یەکێ لە ئامرازەکان بە بڕوای من کاتی ئەوەیە ئەو ڕێگایانی کە ئەم تەنکەرە نەوت و شتانەی پیاڕوانە و ڕێگانە بگیرێ ئەمە حالەکەیەتی چەند جار بۆ کەرکووک لە چەمچەماڵەوە بۆ سلێمانی لە سلێمانیەوە بۆ باشماق لە سلێمانیەوە بۆ نازانم چوو لە مەنتیقەی هەولێر بۆ سۆران و ئەوانە لە هەموو جێگای ڕێگە لەو کە تەنکەرانە بگرن کە نەوتی وڵاتی ئێمە دزێت و خازانجەکەیەچێتە ژیرفانی ئەمە ڕێگاکان ئەوەیە لە جاتیەوەی دەکەس بڕۆنەوەوانە 100 گەز بڕۆن 1000 کەس بڕۆن سەر جادەکە دابنیشن ئەوێ بکەن بە بەش جێگای ئەتوانێت جواب باتەوە توانین وەزعەکە بگۆڕێ یعنی ئەزانی خۆ بگەڕێت تۆزانانی نقاتی زۆفی هینەکە چیە و کە نەوتی خۆی فرۆشتوانەی چێ لە کێشەکانی ئەوەیە مانە هیچی تر نین جگە لە نەوت فرۆش بنەوێت کە نەوتی خۆیان فرۆشت و غازی خۆیان فرۆشتوانە چ باشیانە خەڵک چی لێ دێ کولی مەسەلەکە ئەوەیە ئێمە ئێستا لە مەرحەلەیەکمان تێپەڕانەوە لە خەباتی مەدەنی لە باشووری کوردستانە کە بەم حاڵە گەشتۆ کە ئێستای بینی قەزەکە لەسەر ئەوەیە ئەوانەی کە دڵیان بەم قەزێ سووتێ و استراتیژی تر بیرەکەنوانێ ڕێگای تازە هەناوێک زیاتر بچنە پێشەوە ڕێگای تر بدۆزرێتوانێ بۆ ئەم خەباتە ینی خۆپیشاندان و مانگرتن و ئەوە ئەتر خۆ بەشەکە ینی بەرحاڵ بۆ بە ئەزعاف ئیمان و ئێستا ئەم هاوڕێیانەی کە لە خێمەکان ومانیان گرتووە خەریکن بە گیانی خۆیان ئەم کاراکە بەڵام مەسەلەکە ئەوەیە ئیتر ئەبێ ئەم مەرحەلەیە بجۆزێتەوە ئەم مەرحەلەیە تێپەڕێنرێت و ئەم تێپەڕانی ئەم مەرحەلەیەش ڕاستیەکەی لێەوە دێت کە خەڵکی سلەیمانی پەیوانە بێ خەتای پارتیە و خەڵکی هەولێر پێوا بە خەتای یەکێتی ڕاست بەشێکی گرنگی مەسەلەکە ئەمەیە یعنی ئێستا تەواوی هەولێر بێدەنگە نەک لەبەرەوەی کە دژی مەسەلەکەی لەبەرەوەی کە لایەنگری دەسەڵاتە لەبەرەوەی کە هەولێر بووە بە کۆریا باکوور بە جۆرێک هیچ نەفەسی تیانەما یعنی هیچ نەفەسێکی تیانەما لەبەرەوە خەڵک و تەواوی قسەی خەڵکیش بە پێی ڕێکلامێک و ئیعلامێک کە پارتی دیموکراتی کوردستانی کات و باس نیوز و هەموو ئەو میدیایی کە هەیەی ئەو زەهراکە نەمێشتی خەڵکەوە کە ئەمانە ئەوان و ئەوان بەرحاڵ قسەکانی ئەوان دووبارە ناکەن لە دژی لە دژی خەڵکی سلەیمانی بە ئاشکرا ینی لە ئاستی مەسئولیەتیانە لە دژی خەڵکی سلەیمانی قساکەن ووالی هاتوو لە سلێمانی شەکە قساکەی خەڵکی شاری سلێمانی باشە یعنی ئێستا ئەم مەسەلەیە کەم بۆ توانێت کە لە دژی خەڵکی هەولێر قسە بکەن ساڵانێکی پێشتر ئەیانۆت مەسەلەن جۆک دروستەکە قساکرا خەڵکی هەولێر قەت ناجوڵێ بەڵام گەشتونتە ئەو گەشتونتە قەناعەتی خەڵکی کوردستان کە ئیتر ئێمە لەژێر دەسەڵاتێکان کە ئەبێت دەسەڵاتکە بە گشتی ببینی یعنی ئەوەی ئێستا تەواوی بەرنامەکەی کە ئێستا لە مانگرتوەکانە هەیە لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانە یعنی مەسعود بارزانی یعنی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی خۆی لێ بێ بەریەکات و هێت سەرۆکەکەی دانیشە لەگەڵ مانگرتوانەوە کۆی کاڵە هاوپشتان نیش لەگەڵتانە یعنی هینێکە ئەحمەقکردنێکی ئەحمەقکردنێکە کە ڕاستەکەی بەس خۆیان نەگرێتەوە خەڵکەکە زۆر دەمێکە لەمە تێگەشتۆ کە ئەمە قسەی پوچە بەڵام
ڕۆژنامە نووسە چێ لەگەڵ مامۆستا دڵشادە دانیشتێکمانی گرتووە بافڵ تاڵبانی هات بەلا چی باس کرد لەگەڵتانە هیچ شتێک ناڵێت نایێرە هیچ شتێک بڵێت ئەوە هات هەروە سەردانی کردینە هەواڵی پرسیین هیچی تر ئەڵێ ئەی باشە چی وای ودواینەوە دەڵێن هەر هاتو هەواڵی پرسی دەپرسیار لێکەوە نەخە هەر هاتو هەواڵی پرسی بەڵام من نەزانم مامۆستا دڵشاد و فڵان و فیسار کە لەوێ مانیان گرتو چەند ڕۆژە سکاڵە گوشتن و خەریکی ئەم خەباتن زۆر باشە زانێت کە دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەشدارە لە مەسەلە ئێستا موچەی مانگی 12 نەدراوە و تەواوی حکومەتی هەرێمی کوردستان و ئەحزابەکانی یەکێتی و پارتی بێدەنگن هیچ کەسێک ناڵ و بە ئاشکراش و هەموو کەسێکی شەزانێت کە موچەکە هاتووە بۆ کوردستان پارەکە هاتووە من لە بەرنامەکەی پێشوە لەگە بەڕێستا باسم کرد یعنی ئەم سەفقەیە بەم شێوەیە کراوە زۆر ئاسانە چەند ملیۆن دلارێک درابێت بە لایەنێک تا چەند ماین کە قسەنەکە بۆی لەبیر خەڵکەکە بچێتوانێ و 10 ملیۆن دلاری تر ئەمان لای خەڵک یعنی هەر بەکاسکی 100,000 دیناریان لە خانەنشین بڕیوە ئەو خەریکن سەکە موچۆری من خانیشان 100,000 دینار 100,000 دینار یعنی یەکێکە 400,000 موچەکەیان چەندێکە 200 شتێک هەزارە چەندێکە تۆ حسابی مەسەلەکە ئەو نێت تۆ چەند وەرەگری مەسەلەکە 100,000ەکە لێ بڕن لەگە 110 وەرگری ئەوە نێ بڵێ بە پێی نیسبەتی بەعزە قسەیەکی پۆچیشەکەن ئەمە نازانم ئەمە یعنی بعضی قسە ئەکرێت تا ڕەشەماڵ ئینسان سەری ئاوسێت لە ئەحمەقی ئەم دەسەڵاتە کە هیچی پێ نەماوە بیڵێ مەسەڵە من حیث سەرۆک وەزیرانی عێراق تێناگەی یعنی چی من حیث سەرۆک ولا دوایە ئەیرێتەوە یعنی چی من حیث سەرۆک وەزیرانی هیچ معنای نییە قسەکەیان و ئەمە قسەکەری حکومەتە قسە ئەمە من حیث حکم سەرۆک تێناگەی یعنی پێت ئەڵێ تۆ کەیفی خۆتە چۆن تەحلیلەکەی بەڵام منم قسەیەکەم هەرو دیموکراتیە کە باسم کرد لەگە خۆتە چی پێخۆشە بێ وڵام نیشم پێخۆشەکەم یعنی تەبریریان پێ نەما هیچ تەبریریشان پێ نەما ینی وەزعەتێکی زۆر تایبەتیە پێویستە ئەم مەرحەلەیە بجۆزرێتەوە ئەم مەرحەلەیە کۆتایی پێ بێت ئەم مەرحەلەیە بەحاڵ باسەکانی ناڕەزاییەکانی کوردستان و ئەم دۆخەی کە لە کوردستانە هەیە بابەتێکی بە جۆرێک قابلی تێگەیشتنە بەڵام ئاڵۆزە ینی زۆر مەسایل پێکەوە بەستراونەتەوە سیاست و ئابووری دۆخی کۆمەڵایەتی مەسایلی میلی مەسلەی چارەنووسی کوردستان چارەنووسی هەرێم کولی سیستەمی سیاسی هەمووی تێکەڵ بۆ بەسەرێکە ئاڵۆسکاوە بەسەریەکە بەڕاستی کردنەوەی ئەم گرێشۆرانە ئەتوانێت زۆر مەسایل حەل بکاتەوەوانە ئەنی هەمووی هەر بە ناڕزایی ناکرێ بەشێک بە نەخشاکرێ بەشێک هێزێکی خاوەن ئەلتەرناتیڤ و نەخشەمەند توانای پێشڕەوی هەبووە لە کوردستان و بوونی هەبوایە ئەبوو بە ڕەشەیەکی سیاسی بەسەر ئەم دام و دەستگا و دەسەڵاتەوە بەڵام جێگەی داخە کە ئەوە لە کوردستانە بوونی نییە هەمیشە و دایم بۆ ژوایترین دەسەڵاتیش لە سویدا لە ژێر گوشار و هەڕەشەی شۆڕشی ئۆکتۆبەرە ئاڵوگۆڕی بەسەر خۆیان هێناوە سەرمایهداری ئیسلاحاتی قبول نەکردو لەبەرەوەی سەرمایهداری لەگەڵ ئیسلاحاتە باشتر دەتوانێت هەڵکە بۆی ئیسلاحاتی قبول کردووە لەبەرەوەی ئەلتەرناتیوی تری کە هەبووە بۆی خراپتر بووە کەمتر بە زۆرتر بە زەرەری بۆیە ئەم چارەسەر و چاکسازیانی قبول کردووە وەیە ئاعتیباری بۆ خەڵک داناوە ئەوانە جینا سەردەمانێک بوو لە فەڕەنسا شاولە و پاریسەیە حکومت و کۆمپانیاکان وەکو ئێستی کوردستان تێکەڵ بوون بەڵام هەموو ئەوەی کە هاتوۆتە پێشەوە پرۆسەیە بە خەباتی خەڵک بە خەباتێکی بڵین ئاسۆداری خەڵکگاڵ و گۆڕی بەسەرات و کێشەی کوردستانەوەیە ئەم ئاسۆیە بوونی نییە و دەسەڵات ئەگەر جوابی خواستەکانی خەڵک نایاتەوە زەرەرێکی ئۆتۆ ناکە پێویست بەواکە هێزێک هەبێ استراتیجێکی هەبێ بە جۆرێک نەخشەیەکی هەبێ بۆ ئاو گۆڕ پێدان بە دۆخەکە کەواقعیان ئەم دەسەڵاتە هەستکە زەرەری گەورەی تیاکە ئەوە چۆن نەکرێ ئەوە پرسیارە ملیۆنیەکەیە ئەمەڵتیقی هەمووی وایە هەڕەشماڵ ئێستا لە سووریا چێ ئەیزانی ئەحمەد جۆلانی ئەم کاری پێکرێتەوە چ دیمەشقەکرێت زین چۆنە ستەم لەم وڵاتانەیە بە جۆرێکە لە فرسەتێکی تاریخیە لە شوێنەکە خەڵکەکە ئیقۆزێتەوە لایەکی قۆزێتەوە شتی گەورە ڕۆیات یعنی ئەگاتە شوێنێکە یعنی ئێستا خەڵکی کوردستان ئێمە زانین خەڵکی کورد لە بەرامبەر دەسەڵاتەکان کە زۆر خراپە و پێویستمان بە تەفاسیلی نییە بەڵام ئێشتا خەڵکی کوردستان لە خەڵکی ئێران باشترە هەموو جار دەسەڵاتدارەکان ئەم قسەیە دووبارەکەنەوە واقعەتیشی هەیە لە سلێمانیە خەڵک لە تاران باشترێش
لە سلێمانیا خەڵک لە سنە باشترەژی، لە هەولێرە خەڵک لە خەڵکی دیاربەکر و ئەنقەرە و نازانکوێ باشترەژین. یعنی وەزعێتێک هەیە کە لەباری اقتصادیەوە، یعنی کەسێکی وەکو سەرانی مەکتەبی سیاسی ئەم حیزبانە بەزار کۆمنتی عجیب و غەریبیان ئەڵێ کوا خەڵک برسێ معاشی نەیتی هەموو جمعەیەک لە سەیرانەوە ئۆتا مەطعمەکان پڕ لە خەڵک و قۆزیە خۆن بە 15,000 دینار. یعنی وەزعێتێک هەیە کە ئەوەی کە خەڵک لی تێک چووە مەسەلەکە ڕاستە معاش نەدان، یعنی مەسلەیەکی زۆر سەیرە کە معاش نادرێ، بەڵام ئێمە لە بەرامبەر جۆرێک دەسەڵاتە کە خەڵک زۆر تووڕێە لێی ئەوەیە کە دەسەڵات یعنی وەزیری دارایی ئەڵێ پارە هەموو چایە، پارەی ئەم وڵاتە پارەی ئەم وڵاتە داهاتی ئەم وڵاتە خەڵکەکە زیاتر لەمە تووڕێ لای 12 کەسە ملیاردها ملیارد دلارەکە سەرقەکانی بەڕێوەبردننی وڵاتەکەی، یعنی پەرلەمانێکی پوچ، وەزارەتەکان پوچ، ڕئاسەتی وزەرایەکی پوچ، یعنی هیچ مؤسسەیەک لەم کوردستانە ئیش ناکات. دوێنێ ئەم دوێنێوارە ئەو کوڕە باشەمان ئەو ڕۆژنامەنووسە جانی لە دەستدا لە ڕێگە لەگەڵ مفارقاتی سەیر ڕۆیە لەگەڵ لۆرێک تەماتەیە دامیان کردو ڕسمەکان دانراوە لۆرە تەماتەکە ڕژاوە هەمووی فەلە تەماتەکان و بڵاو بۆ تۆ کە ئەم تەماتانە بە جۆرە پەیوەند بە قەزەکەەوەی بە قاچاق هاتوو. ئێمە لەم باشماخەیە لەم ئەمە بەحسە خەتەرەکەی بۆ کرد تەماتەش قاچاق، یعنی ئەمە بەحسە خەتەرەکەی لە باشماخە دوو ڕێگەمان هەیە هەموو خەڵکی کوردستان دوو معبەر هەیە، معبەرێکیان ئەو معبەرەیە کە خەڵکی وەکو خەڵکی هاوڵاتی پێ هاتوو چۆکات و هاتوچۆکن و سیارەی ئەهلی و شخصی ئەوانە پێ معبەرەکەی تری ئەو دیوی دەرگاکەی ئەو دیوی یعنی تەواوی قاچاقە گەورەکانی عالەمیش بەوێتی ئەپەر تا ئەگات کەرکووک لە تەسلیمی حەجی شعبیە کرد لێ ئەرچێتە خوارەوە بەرەوە ئەم قەسر و لێچێ بە ئەوروپا هەرو تەماتی دوێنێ و هاوڕێمانی کوشتووە بەو معبەراتی ئەپەڕێ کە خوازانە مەسەن چەند سەد دۆلارێکە 1000 دۆلارێکە نازم بەرحاڵ ئەوە یعنی ئەم پارێ لەم معبەرە حدودیانە کە یەکدانە و دوودانە نین بەدەستی ئەدرێ بە خەڵکانی تایبەت و ئەم خەڵکە تایبەتانە ئەیبن بۆ حیزب ناڕاست ئەمەیە خەڵک لی توور ئەمە چونکە ئەو پارەی کە ئێستا لە کوردستانە هەیە ئەگە دەوڵەتێکی معمولیمان هەبووە ئەچوونە بەردەمی وەزارەتی ئاوەتانکردنەوە ئەمان و فلان جادەمان بۆ چاکن ئەچوونە بەردەمی وەزارەتی داد ئەمان و فلان حاکم بۆچی وای کرد فلان کەس بۆ حکوم درا، بەڵام ئێستا خەڵکەکە تووڕێیەکی لەوەیە کە مەسەلەکە ئەوەیە جۆرێک لە هەرزانێکی معەن هەیە شەشێک کە بە 1000 دینارەکە کاتە چەند کڕۆنێکی بەسیتی لای ئێوە گەنجە دەتوانێت بە 3000 دینار بە 2000 دینار لە بازار نان بخوات، چاک بە ڕوبعێکە چوزانم خواردن ئێشتا هەرزانە. یعنی ئێمە شۆڕشمان ئەگەر مەسەن شۆڕشێکی لە وڵاتە ڕووبە ئەگە خۆپشاندانی گەورە و جددیش ڕووبە هی برسیەکان نییە مەرجیش نییە بەرجیش نیە برسیەکان شۆڕش بکەن. یەکشت بڵێم لێرەیە دۆخی کوردستان بە جۆرێکە ئەمەی کە ئەم وەسفێکە تۆیەکی لەوەی کە حکومەت چێکا و دەوڵەت چێکا و دەوڵەتێکی معمولیمان نییە، ینی جارە خەڵک دزیەکە بۆی دەوڵەمەند بێت دەوڵەمەند بۆ بێ دەسەڵاتدار بێ زانی ینی بۆی دەسەڵاتەکەی ئێستا باسەکە لەسەر هینە ینی دەسەڵاتی بەکارێ نابۆی دەوڵەمەند بێ و لە ڕێگەی دزیوەی کرد. ئێستا دزیکردن وەسیلەیەکە چەکێکە لە چەکەکانی چێبەرچێ بۆمانەوەی دەسەڵات. یعنی هەموو جارێ بیر لەواکەمەوە یەکێتی بۆچی ئاوا لە بەرامبەر پارتی بۆ ئاوا لە بەرامبەر یەکێتیە یەک لەوی تر خەریکن منافەساکەن کامیان زۆرتر بزیێ، چونکە کامیان زۆرتر بزیێ باشترە بێ بە دەسەڵاتدار. یعنی ئێستا منافەسە بۆ ئەوەی کە چێ دەسەڵاتدار بێ لە بینی کەسە توانەدارەکان یاخود بە ئیمکانەتەکان بۆ ئیدارەکردنی کۆمەلگا نییە. منافەسە و چێبەرشێ لە بینی وانێ چێ بتوانێت زۆرتر بزیێ ئەوە توانێت دەسەڵاتدار بێ. یعنی ئەسڵەن خودی پارە و سەروەت و سامان کۆکردنەوەکە مەبەستەکەی زۆرتر مانەوەی دەسەڵاتەکەی و مانەوەشیانەوەکوی یانی ئێستا
مەسەلەن دام و دەستگەی بارزانانی و ئەمانە لە کوردستانە جێگەیان نەبێتەوە دەسەڵاتیان نەبێ خە ژیانی شارەکەوێتە خەتەرەوە منە تاوانیان کردووە بنەماڵی تاڵەبانیش بە هەمان شێوەیە یعنی ئەم هەموو تاوانەکە لەم ناوچەیە کراوە ئەم بەرپرسانە کردویانە ڕێم دەسەڵاتیان لە بەردەستانە بێت ناتوانوەکو هاوڵاتی ئاسایی بژی هەر بۆیە ئەمڕۆ مەسەلە ئەوە نیە تێرە بن تێر نابن و ئەوانە نا دزیکردن ئامرازی هێشتنەوەی ژیانیانە بە جۆرە لە جۆرەکان لەبەرەوە تەنها شتێک ئەتوانی ئەمانە بەم بەلغەمەیە کۆتایی پێبێنێ هەڵپێچانی هەموو دەسەڵاتەکەیە لە ڕەگ و ڕیشەوە گۆڕینی هەموو دەسەڵاتەکەیە بەڵام ئەمە بەبێ ئەلتەرناتی و ئیمکانی نییە بەبێ ئەوەی جێگرەوەی هەبێ ئیمکانی نییە کێشەکە لەوەیە لە کوردستانە زۆرتر لەوەی کە قسە لەسەر ڕووخاندن بکرێ پێویستە قسە لەسەر بنیادنانی ئەوەی کە پێویستە تازە دروست بێ بکرێ کە ئەمە ناکرێت کەس ئەمە ناکە و کەس ناچێ مەسەلەن لە کونجە بچووکەکانەوە لە جوزە بچووکەکانەوە لەو جێگانەوە کە ئیمکانی کردنی کارێکی پراکتیشی بەرچاو و هەدەفمەند و بەدەستکەوت ئیمکانی هەیە بکرێت ئەوانە کەس دەست بۆوانە نابا دەست بۆ شتی گەورە ئەبەربەردی گەورە هەڵ ناژیری ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوخی هەڵپێچە منیش دەزانم وایە بەڵام ئەم دەسەڵاتە لە سایەی نەبوونی ئەلتەرناتیڤەکان نەهەڵە پێچە و ناڕوە بێتەوە بندەسێ عێراق بندەسێ حکوومەتی بەعەز ئاخرمان منطقیتیانی خەڵکێک بیان وابێ ئێمە بڕۆینەوە بندەسی بەغاو ببینەوە بەشێک لە بەغاو سلێمانی جابێتەوە لە هەولێر و ببێ بە محافەزەیەکی تری عێراق ومانەوە زەمان باشە بۆ وەزعی بەسرە باشە بۆ وەزعی باشە بۆ وەزعی ئەنبار باشە بۆ وەزعی کەرکووک باشە هەر لەبەرەوەی بەعاشەکەیان موچەکەیان هەیە مەسەلەکە گەشتۆ بۆی کەسێکی وەکو عومەر فەقێ دوێنە پێرە تەسریحەیاڵە سەدام گۆڕەکەی پڕ لە نور بێت ئەو لەسەر میدیا قسەکەی لەسەر زەن چۆن ئێمە لە وەزعەتێکی زۆر تایبەتە ئاژین کە لە کوردستانە یەکێتی و پارتیە تەوزیعیان کردو زۆر استراتیژیک خۆیان لە بینی خۆیان لەسەر ئەم مەسەلەی ڕێکەوتون و ئەزانن یەکێتی نەمێنێ پارتی بەشی ساڵێک ناکە پارتی نەمێنێ یەکێتی بەشی 4 مانگ ناکە يعني أما ڕێکەوتن لەو لاشەوانە حکوومەتێکی مرکزیمان هەیە ئەوە تاکەی بین پێویستیمان بە شەرحینی حکومت نییە يعني ئەوەی کە پێڵان حکوومەتی عێراقی مجموعەیە تایفە و مجموعەی میلیشیا دانیشتون و وەزعەتێک لەو جنوبە هاوڕە شەماڵتۆ خۆت کاتی خۆی سەردانت کردو و ئێستاش بەردەوامە ڕاستە سەیتەرەکان نەماون بەعزەشت نەماوە بەڵام يعني وەزعەتێکە کە بەڕاستی کوردستان شتین نکتە دروستە بێ مەسەن لە عەمارە و بەسرە و لە هەولێر و ئەوانەوە قساکەنەڵێ ئەمێ بچم بۆ خارجەڵە حەزەکەی بچی بۆ چ وڵاتیەوە چم بۆ سلێمانی چم بۆ هەولێر ناچم بۆ هەولێر یعنی بەسمە ئێشتا ئێمە بەڵام خەڵک پڕە لەسەر ئەوەی کە ئەمانە بێدەربەستن یان ئێستا حکوومەتانمان هەیە حکوومەتی زۆر خراپمان هەیە لە دنیا بەڵام ئەم برادرانی لای ئێمە ئەم منطقەی شەرقا ئەم منطقەی کە دەوڵەتە سەرکوتکەرەکانن وەکو مەسەن ئاخرەکان ئەسد بوو هەتا سەعاتی ئەخیریش هەر پێی وا بوو کە ئەتوانێت بەردەوام بێت هەتا سەعاتی ئەخیر مێشتیان مجموعەی خەڵکیان بە دەورەوەیە مجموعەی عیلاقاتیان هەیە ئەم لا بە ئێرانەوە ئەو لا بە تورکیاوە بە ئەمیان یەکێتی لەگەڵ حەشدی شەعبی و شیعە ئەویان لەگەڵ سونە و حەلبوسیە مجموعەیە شەبەکەی عیلاقاتیان دروست کردووە کە پێیان وایە ئەمانەیان پارێزی نازانێت لە کەڕووبات ئەم تاریخەیە و هەزار کەس ئەم پرسیارەکە ئەوە تۆ بڵێ ئەمانە بێعەقڵ بن لەوە تێنەگەن ڕۆژێ خەڵک لە ناویان نەبات بەڵام نەخێر تێناگەن طبعا تێناگەن ئەمە لەباری سایکۆلۆژی کۆمەڵایەتی و لەباری مەسەلەی دەسەڵاتەوە ئەوەیە کە هەر بۆی ئەمریکیستەکان دژی دەسەڵاتن بەڵام ئەم جۆرە لە دەسەڵات ئێستا ئێمە ترامپمانێت ترامپ تا خۆی بکوژە و هەموو دنیاش بگۆڕێت 4 ساڵی تر لەسەر حکم و جاریش کەش بۆی نیە خۆی هەڵبژێرێت هەموو کەسێ لە ئەمریکا لەگەڵ هاوڕان نییە بەرحاڵ يعني مەگەر عقلێت دروستکە لەم 4 ساڵە سیستەمێک دروستکە لەم 4 ساڵەیە کە بمێنێتەوە ئەژنا وەکو خۆی وەکو شخصی مثلا هیچ ئێمە هەر کەسێتە سەر دەسەڵات لە وڵاتانی ئێمە مەدەل عومر لە دوای خۆی کوڕەکەی لە دوای کوڕەکەی کوڕەکەی لەسەر حکمە بێت و هەر ئەوە کە باوکی کردی و هەر ئەوە کە باپیری کردی وتێ يعني صفا عجيبة يعني وخلق لما توريه يعني خلق كاكا خلق برسينية
خەڵکی فەقیرمان زۆر لە کوردستان خەڵکی فەقیرمان زۆرە بەڵام ئەم خەڵکە فەقیرەی ئێمە لە چاو خەڵکە فەقیرەکەی ئێرانە لە چاو خەڵکە فەقیرەکەی تورکیا و سووریا و غەزە و فەلەستین و نازانم وڵاتانی ترە مصر قاهرە عەشوائیەکان ئێمە لە بەرامبەر یعنی ئێمە باشترین بەڵام خەڵک لەمە تووڕەیە کە ئەمانە حکومەت نین کاک فڵان کەس دەتوانێت هەموو شتێ بکات مەسەلەی کاک فڵان کەسە یعنی مەسەلەکە ئەوە نییە تۆ بچی بۆ دایریش من لەم سلێمانەی خۆمانە هیچ دائیرەیەک نییە کە من پێویستکە بچم بۆی خەڵکم هەیە 50,000 ئێمە تەواوی معاملەتەکان بۆ جێبەجێکە ئەوەشی لای کاک فڵان کەسەوە 300,000 ئێمە جێبەجێ بێت ڕیکلامێکی باش بوو خۆکە یعنی بێن بۆ لاو معاملەکان هەموو خەڵک وایە هەموو خەڵک وایە نازانم تێگەم هیچ شتێک ئیش ناکە هیچ شتێک ئیش ناکە هیچ کەسی لێش یعنی لە هەمووی ناخۆشتر سیستەمی دادگەریمانە قانون یعنی حاکمەکانمان عجیب و غەریبن یعنی کابرا دانیشتووە داواکاری گشتی قرارە لەگەڵ منە بێت لەگەڵ خەڵکە حاکمیش عینە شت یعنی مەسەن لە دژیتان بارەک بەڵام کاک فڵانکە زۆر ئاسان نەتوانێت قسەی حاکم بکۆڕ یعنی ئەمەی مەسەلەکەمان یعنی تۆ ئەمەی بگەڕێنەوە بۆ مەسەلەی مانگرتوەکان بەڕێی من خەباتێکی زۆر باشە جێگەی پشتیوانیە و هەموو ئەو درۆ دیعایانەی کە ئەکرێت لەسەریان ئەوەی کێیان یەکێتیە و یەکێتی خۆی کات و ئەمە دەستی فڵان کەسی تایە و دەستگای زانیاریی کات و دەستگای ئاسایشەی کات و بابڵ خۆی زانێت چیە کات و ئەمانە هەمووی بێ خونسا بێتوانێت لەناو بگریان قسانە ئەمانە هیچی ڕاست نین ئەمان نوێنەراتی خەڵکەکەن و ئەم نوێنەراتیە وەکو باسم کرد لەوانەیە لە ناو مانگرانە کەسێکی تیابێت لە یەکێتی نزیکتر بێت تاکو لە کەسێکی تر تیاتی لە ناو دەستگای ئاسایشە هاوکاری دەستگای ئاسایشی کردو لە زمانێک بەڵام ئەم کەسە کە یەکێتیە لە ناو مانگرەکانایە یان لایەنگری یەکێتی با بڵێن بەجیان هاتووە شعوری هەیە و ئێمە کاڵین یەکێتی پارتی ئەندامەکان و لایەنگرەکانیان هەموو وەکو سەرانیان نین لە ناو دەستگای ئاسایشە پڕ لە کوڕکچی باش لە ناو دەستگا بەڵام خەڵکەکە بەجیان هاتووە لەبەرەوەی هیچ شتێک ئیش ناکە تۆ چی بۆ لای مدیری عامی فڵان ئەڵێ مدیری بەشی فڵانە لە ئاسایش ئەڵێ وڵات بە کاکمان کەس بڵێ باشترە تاکو یعنی جۆرێکە لە مەڵبەند ئیشەکە کۆمیتە ئیشەکە مەسەن هیچ دەستگا و ئەساسەیەک ئیش ناکات ئەخریتم قسمی فەلسەفە لە بن مسلمانیە تۆ تەسەورێکی هاوڕەشەماڵ یعنی گەشتون بە قەناعەتێک کەیتر ئەمانە هینن یعنی تێناگەن ڕاستێکی بەعزێجا بیرەکەی تۆ چۆن نەتوان ئەوەنە دەبەن بن یعنی بەحسیشان لە فترەی لەوە پێشکردوانێک کە من بیستمەوانە جەگری سەرۆکی حکومەت هاتبوو لەگەڵ زانکۆکانە قسەی کردبوو دانیشتبوو وتبووێ بەشی فەلسەفە لا هەروەکو ترامپ چۆن لە وەزارەتی تعلیم لا دقیقا ئەمانە هەموو دەرکەوتەی ئەو شێوازە لە دەسەڵاتن بەرحاڵ هاوڕێنە بەس دەستی خۆش بێ زۆر سپاس کە بەشداری بەرنامەکەم بووی سپاس بۆ تۆ کە میوانداریتان کرد سپاس هەر بژین میدوارم لە بەرنامەکانی داهاتووشا فرسەت بێ پێکەوە قسە و باسی تر بکەین هەر بژین زۆر سپاس بۆ بەشداریتان سپاس بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر ئەم جارەیان دیارە بە بەشداری هاوڕێ ڕەحمان حسێنزادە وەک جاران تا بەرنامەیەکی تر هەمووی ئێوەی ئازیز بە شادی و کامرانی ئەسپێرم هەر بژین